بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان خۆشحاڵی لە بەرنامەیەکی نوێی پایامی ڕۆژ هاتینەوە خزمەتان. هیوا دەخوازین کە تەندروست باش بن و دڵ و دەروونێکی ئارامتان هەبێت و گوێبیستی تەواوی و بڕگەی و بابەتەکانی ئەمڕۆی بەرنامەی پایامی ڕۆژ بن و بمانوێت لەوێرەوە سوود بە ئێوەی ئازیز بگەین. بەڵێ زان سڵاوی خۆتان لەبێ خوشحاڵین لە ڕۆژێکی نوێی پایامی ڕۆژەوە با کۆمەڵە بڕگە بابەتینەوە هاتین بەزیز و خۆشەوی هیوادارین ئەمڕۆژ بنەری بڕەکانی ئێمە بن و بتوان سوود لەو زانیاری و لەو بابەتانەوە بن کە ئەمڕۆ پێشکەشی ئێوەی عەزیزی دەکەین. ئەمڕۆژ با کۆمەڵە بڕگە و بابەتەوە ئامادەین کە لە تەوەری یەکەمدا باس لە کاریگەری پلەی گەرما دەکەین لەسەر تەندروستی ئاژەڵان. وەک دەزانین پلەی گەرما هەتا بێت لە بەرزبوونەوە دایە و ئاژەڵانی ژێکێکن لەو بوونەوەرانەی کە تووشی زیانی تەندروستی دەبنەوە کاتێک پلەکانی گەرما بەرز دەبێتەوە و ڕەنگە ڕۆژانە خۆمان لە کەنار جادەکانە زۆرێک لەو ئاژەڵانە بینین کە بەهۆی تیشکی خۆری بەتیمی هاوینەوە و بە هۆی کەشی گەرماوە زۆرجار مردار دەبنەوە یاخود تەندروستیان تێک دەچێت و ئەوانیش بە جۆرە بە جۆرەکان سەرباری ئەو گەرمایی کە هەیە وشکە ساڵیش کاریگەری هەبوو لەسەر ئاژەڵان بەتایبەت ئاژەڵانی کێویکە کاریگەریکی زۆری هەبوو زۆرێک لەو کانیانەی سەرچاو ئاویانەی کە ئاژەڵانی کێوی دایانویست و پێشووتر ئاویان تێدا دەخواردەوە ئێستا وشکی کردوبووە زۆرێک لە ژینگە دۆستان و پۆلیسەکانی دارستان لەو ناوچانەی کە ئاژەڵی کێوی تێدایە هەوڵیان داوە کە چارەسەری ئەو گرفتارە بکەنەوە بەگشتی ئەم ساڵ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو کە وشکە ساڵی و گەرمایەکی زۆر هەیە زۆر مەترسی لەسەر ئاژەڵەکان هەیە. بەڵازار خۆشەویستان لە تەوەری دووەمی بەرنامەکەماندا باز لە ئەو ئامادەکاریانە دەکەین کە ئەمساڵ حاجیان ئەنجامی دەدەن و ئەو فەریزە گەورەی کە حاجیان ئەنجامی دەدەن زانین ئامادەکاریەکان چین و ئەمساڵ چۆن دەتوانن فەریزەی حەجی خۆیان ئەنجام بدەن و ئایا ئەو ژمارەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە و بە بەراورد بە ساڵانی ڕابردووتر بۆچی ڕێژەکەی کەم کراوەتەوە و هەروان کۆمەڵێک پرسیاری دیکە لە میوانەکەمان دەکەین. دەستیشی پێ کردو و کۆمەڵێک لە حاجیان چونەتە ماڵی خۆش بێگومان ئەمساڵ بەجیاواز لە ساڵانی ڕابردوو کۆمەڵی ڕێشوێنی جیاواز گیراوەتە بەر بەگشتی بزانین حاجیان ئەمساڵ چۆن حەجەکەیان ئەنجام دەدەن و ڕێنمایەکان چین و وڵاتی سعودی چۆن پێشوازی لەو حاجیانە دەکات و ژمارەی ئەو حاجیانە چییە لە ماڵی خولە. بەڵێ ئەستان لە تەوەری سێمشدا باز لە چاپکردنەوەی گۆڤاری نەفیری عەرەبی دەکەیت کە کۆمەڵە بابەت لەخۆ دەگرێت دەپرسین ئەو بابەتانە چین و چۆن چاپ کراوەتەوە و چۆن وەرگێڕانی بۆ کراوە. لە تەوەری سێما باز لە بابەتە دەکەین زیاتر لەگەڵ نووسەرێکدا باز لە بابەتە دەکەین کە چۆن ئەم گۆڤارە چی لەخۆ دەکرێت. لەگەڵیشیدا کۆمەڵێک زانیاری دیکەشمان بۆ ئامادە کردوون دەستپێک دەچینە لای گۆڕانکارەکانی کەشوهەوا پێکەوە بینەری دەبین.
دووارە ساڵتان لێ بێدازان و خۆشەویستان وردە پێدەنینە وەرزی هاوین و دەچینە وەرزی گەرماوە وایە وەرزی گەرما کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤەکان هەیە و هاوشانی تەندروستی مرۆڤیش کاریگەری لەسەر ئاژەڵەکان هەیە بزانین ئەو گەرما زۆرەی کە هەیە تا چەند کاریگەری لەسەر ئاژەڵەکان هەیە و ئەو ئاژەڵانە تووشی چی دەکات و هەروەها وشکە ساڵی ئەم ساڵیش ئایا کاریگەری هەبوو لەسەر ئاژەڵەکان و کەمبوونەوەی ئاژەڵێکی بە شێوازێکی گشتی گفتوگۆ دەکەین لەوای لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر بێستون ئەو بەکر پزیشکی ڤێتەنەری کات دکتۆر یامە خێر بێت سپاس بۆم دەرکەوێت دکتۆر ئەگەر لەوە دەست پێ بکەین ئیتر دەچینە وەرزی هاوین وەرزی گەرماوە ئەم گەرما بەتینە کاریگەری دەبێت لەسەر ئاژەڵەکان بەگشتی بەڵێ بەشێکی بەناوی خۆ تەبعاً بەزمەی پلەی گەرما بێگومان کاریگەری لەسەر هەموو بوونەوەری سەرزەوی هەیە ینی نەگە هەر مرۆڤ ئاژەڵ بگرە بە بوونەوەری ناو ئاوی سەرزەوی بەڕوەکانیشەوە بێگومان بەزمەی پلەی گەرما وشکە ساڵی کاریگەریکی زۆر زۆری هەیە لە سەریان هەروەکو چۆن ئینسان لە کاتی گەرما پێویستی بە شوێنێکە بۆ پێویستی بە شوێنێکە بۆەوەی کە خۆی پەنابدا بۆی کاریگەری گەرما تەسی نەکات لەسەر لەش و لەسەر بوونیەتی ئەو ئینسانە بۆ ئاژەڵی بۆ شێوازەیە لەبەرەوە لە وەرزی سەرما ئاژەڵ پێویستی بە شوێنێکە لە وەرزی گەرما پێویستی بە شوێنێکی ترە ئەم ئاژەڵانە ئاژەڵی کێوی خۆی ئەتوانێت مشوری خۆی بخوا خی گەورە بە شێوازی خەڵقی کردووە کەم ئاژەڵ لە کاتی گەرما لە شوێنی فێنەکە خۆی پەنادا لە کاری سەرما لە شوێنی گەرما خۆی پەنادا بەڵام ئاژەڵە ماڵەکەنەوەی کە مەبەستی ئەمە کێشەی ئەمێ ڕاستیەکەی ئەوەیە کە ئەکەوێت دەست خاوەنەکەی ئەگەر شوێنێکی باشی بۆ دابین نەکا بێگومان ئەم گەرما سووتێنەوە پرۆکێنەرەبووی نەخۆشیەکە بەناوی سانسترۆ یعنی ئەم نەخۆشیە بێتوانی گەرما بردن هەر لە ناو خۆشمانایە مەسەر کەسێک کە لە شوێنێکە گەرمایە بێت کە خۆر لێ داڵێن خۆر بردوێتی ئەم خۆر بردنە بۆ ئاژەڵی هەر بۆ شێوازەیە هەنی کاتێککە شوێنێکی باش نەبێت بۆ پەنادان شوێک باش نەبێت ئەم ئاژەڵێتە بیهڕیتەوە بێگومان ئەم خۆرەتاوە ئەم گەرما تەسیلیەکات دەبێتەوە هۆی ماندووکردنی و زۆر جار بێتەوە مرداروبکردنەوە کاتە چ زیانێکی تەندروستی لەسەر ئاژەڵەکان هەیە جا ئەو ئاژەڵانی کە کێوی بن یاخود ئەوانەی کە لە ناو شارانیان ئەوانەی کە بەخێو دەکرێن لە ماڵەکاندا نەخۆشیەکان چین ئایا تەنها کاریگەری گەرماکەیە ئەوەیە کە تووشی لاوازی و ڕەنگە گەرمایەکی زۆر ببنەوە ناڕەحەتیان بکە یاخود دەکرێت نەخۆشی و ڤایرۆس و تریان لە ڕێگەیە بۆ گوازرێتەوە طبعا گەرما یەکێ لە گەورەترین مشکلەکان ئێمە لەشی هەموو ئاژەڵەکان پلەی گەرمیت جیاوازی هەیە ئینسان 30 پلە و نیوە نۆرمال ئێمە لە ڕەشەوڵاخۆ بگرین لە ڕەشەوڵاخمان لە ڕەشەوڵاخمانێ پلەی گەرماکەی لە 36.7 36.9 هەتاوکو 36.9 تا 39 بە پێی جۆری ئاژەڵەکە و تەمەن و ئەو گاتای گونجێ مەسەن بۆ سەگ و پشیلەوانمانەیە 38 بۆ 39 پەلەوەر چلوویەکانی هەموو ئاژەڵەکان بە شێوازێک پلەی گەرمیان جیاوازە بەڵام ئەو شوێنی کە تێ ئەژی پێویست ناکات 48 بێ پێویست ناکات 41 بێ لەبەرەوە چی لەبەرەوەی ئێمە چیمان هەیە ئەم ئاژەڵانە وەکو مرۆڤ ئێستا کاتێکەمە خۆر لێمان مرۆڤ کە گەرمایە بێ لەشی ئارەقەکات ئەم ئارەقە چی سوودێکیە هەموو لەشی مرۆڤ ئارەقە ڕژێنی تێدایە نزیکەی 2 بۆ 4 ملیۆن ڕژێن ئارەقە ڕژێن لە ڕشی ئینسانە بڵاو بۆتەوە ئەمە ئەم مادەیەکی ئاوی دەرە ئەم مادە ئاوێتە هۆی فێنەکردن لە شێوی ئینسانە بەڵام ئێمە زۆر حیوانمانەیە ئارەقە ڕژێنی نییە ئەی چی بکە بۆی لەم گەرما خۆرەزگارکە بۆ نمونێمە سەگ و پشیلە و ڕەشەوڵاخ و مەڕمانەیە ئەمانە ئارەقە ڕژێنێکی کەمیان هەیە لە پەلەکانیان لەگەڵ لە مۆزیانە بۆ لە بەشی سەرەوەی دەمیانە ئارەقە ڕژێن هەیە مریشکمان هەیە نیەتی ئارەقە ڕژێن خشۆکەکان و بەراز و ئەم جۆرە ئاژەڵان ئارەقە ڕژێنە نییە ئەسمانی وەکو ئینسان ئارەقە ڕژێنی ینی ئەمانە لە کاتی گەرما هەر یەکە بە شێوازەکە بۆ نمونە کاتە بەرگریان کەمە کاتەوە ئەتوانین بڵێن بەتاکید کاتێککە گەرما ئەبێ ئەم گەرما تەسیرەکە لەسەر چی ئێمە مریشکمانەیە لە قاعەکانە نەخۆشپێتری ئیجاد حرارێ مەسەلانی گەرمای ماندووکەر ئەم گەرماکە بێتەوە ماندووکردن ئەم پەلەورە پلەی گەرمی لەشی بەرز بێتەوە بۆ من لە قاعەکی دەواژینە بۆ ئەبێ پلەی گەرما لە 22 بۆ 29 بەبێت تەمانەکە دوای لە 29 بۆ 32 نابێت 32 پڕکە کە چوە 35 ئەو کاتە ئەم مریشکە ئارەقە ڕژێنی خۆی فێنکاتەوە لەبەرەوە چیەکە پەنا ئاباتە بەر هۆکایتل بەس 4 ڕێگە خۆی فێنکاتەوە مەسەڵەن خۆیدا لە شوێنێکی فێنێک پشتە بەسێ بەو هەوای کە دەرە دیوارەکە گەڕێتەوە لە تەنێک پشت بەمانە بەسێ بۆ بە خۆفێنێک بەڵام ئەگەر ئەم بگەرما چوە 35 ئەمەش دادی نادا لەبەر پەنابەوە چیە بە پەناباتە بە هەناسە بڕکێ دەمەدا ئاچەقنی ئەگەر متابعی کە لە کاتی گەرما زۆربەی ئاژەڵەکان مەڕ و مانگا و ئەمانە تەماشاکەی لە کاتی گەرما
لە کاتی ئاسایی عتەدی هەناسەیەدا بە حەسڵی ئەجوڵێ بەڵام لە کاتی گەرماس کە ئەجوڵێ خاوەن ئاژەڵ پێڵێ هەناوە ناوە کوتە باشە هەناسە بڕکەیەکە دەم ئەکاتەوە لەبەرەوە لەم حاڵەتا چی ئەکا هەموو ئاژەڵەکان بە سەگ و بە پشیلە و بە هەموو جۆرە ئاژەڵەکان لەم کاتانە ئێمە کاتێک کە ئۆکسجین وەرئەگرین لە هەوا ئەو بڕە ئۆکسجینەکە وەرئەگیری یەکسەر بۆ بڕە ئۆکسجینەکە بۆ بڕە دۆناوسینەکە ئەدرێتەوە بەڵام لەم حاڵەتە کە دەم بەکارهێنرێت کە هەناسە بڕکە ئەکرێ ڕێژەی دوانەوەسیدی دەردرا و زۆرتر لە ئۆکسجینەکە وەریەگرین بەم شێوازەیش خوێن لە لەش ئێمە چۆنە خوێن ناوەندێکی هاوتایە ترشێتیەکەی نەتش نەتفتە لە بین لە 6 پلۆنی وایە کاتێک کە ئەم دۆنەکسیز و کاربۆنە کە بە زۆری ئەدرێتەوە ئەبێتە هۆیی بێت هۆی دروستبووی ناوەندێکی تفت کەواتە خوێن بێتە ناوەی تفت زۆر جار لە زۆر ئاز لە سەگە بەتایبەت مەسەلەن بێتە هۆی چڕ بوونەوەی خوێن کە ئەم بوو بە ناوەندێکی تفت چی لێ دەم ئاژەڵە ئیتر تەواو مەسەلەن چ کاتی جوای لێتە مەسەلەن دۆناوسی کاربۆنێکی زۆر دەردا لە کاتێکدا مەسەلەن بۆن لە پەلەورەکانە دەمداچە لەم دەمداچەخانە چ سوودێکی هەیە ئاوی لەشی خۆی ئەیکا بە تەبەخۆرانی بە هەڵماندن ئەم ئالم بەم ئاوە خۆی فێنێکاتەوە بۆ سەرفکردنی 1 گرام لەو ئاوە پێویستی بە چییە بە فیڕۆدانی 540 کالۆری لەشی خۆی هەیە بەم شێوازەیش ئەگەر تۆ گەرماکەی چارەسەر نەکەی لەو وەزعەکەتی کەوتووە ئەو گەرماکەتی ڕزگاری نەکەی بەم شێوازە ئەم کارلێکردنە بەردەوامە بێ ئیتر وای لێتە کاتێک لە هۆش خۆی مردار بێتەوە اینجا لەگەڵ ئەمەی شاکەبێتەوە مرداربوونەوەی ئەم بەدەم هەناسە وەرگرتنە ئەم دەم هەناسە بڕکەیە فلتەر نامێنی کاتێک ئەم بەلود هەناسە ئەدەین احتیادی بە کاتگدانیشین دەمی خۆم هەر ئاژەڵیش بۆ شێوازەیە بەلود هەناسەر و بەلود هەناسەداتەوە بەڵام لەو حاڵەتانە چی لێتە لەو حاڵەتانە دەم بەکاریە کە دەم بەکارات فلتەر نامێنێ بۆ هەوا چوونە ژوورەوە هەوایش پڕ لە میکرۆب لە تۆز لە مشتێک بەو کاتە میکرۆب و تۆز زۆر چێ ناو ژوورەوە ڤایرۆسەکان و بەکتریاکان ئەو کاتە زاڵن بەسەریا تووشی جۆرەها نەخۆشی دووەمی ئەکرێ لەگەڵەوەش ئەو بارەگرانێکی بەسەرشانێت زۆر باشە کاک دکتۆر کەسێک کە ئاژەڵێکی ماڵی هەیە لە ماڵەکەیدا یاخود چەند سەر حیوانی هەیە لە پێدەشتێکە لە ولادەیەکە لەکە ئەو کەسێک کە خاوەنێتی چۆن بزانێت کە بەهۆی گەرماوە ئای نیشانەکانی دەرەکە بۆی گەرماوە ئەم ئاژەڵە خەریکە تەندروستیەکەی تێکە چێ خەریکە ینی شێوازە لە شوازەکان جیاوازی هەیە لەگەڵ ئاژەڵەکانی دیکەی کە هەیەی ینی چۆن بەچی بزانێت وە چۆن نیشانەکانی دەرەکەوێت ئایا نیشانی لە دەستەیە دەرەکە یاخۆ دەرەوەیە کە ئەو هەناسە و ئەو شتانی کە باسە کرد تەمایەکەم نیشانی هەناسە بڕکەوتمان کە ئاژەڵ گەرمایە بێت کەوت هەناسە بڕکە ئیتر دەمەداچ خۆی ئاژەڵ خاوەن ئاژەڵ خۆی زانانی ینی ئەوەی کە هێنن خۆ باس کێشەکە ئەوەیە ناتوانن چارەسەرێکی ئەڵێن کە حیوانێک تووشی ئەو مشکلە ئەبێ ئەڵێ فلان نەخۆشیەتی کۆمەڵ نەخۆشی ناو خاوەن ئاژەڵ ئەڵێ فلان نەخۆشیەتی ناڵێ ئەوە بەهۆی گەرماکەوە ئەڵێ فلان نەخۆشیەتی لەبەرەوە کە بینێت زۆر ئاژەڵەکانی دیکەوە ناکە مەزێک بە یەک دانە دوو دانەوە ئاکاتر گومانی هەیە کە نەخۆشیەک بێ بەڵێ منعەت ئەسیرەکە لەسەری هەمانەم کاتانە بەرگری لەش دابەزێ کە بەرگری لەش دابازی ئاژەڵ بۆ ئاژەڵ فەرقیە هەر چۆن لە ئینسانە فەرقیە هەیە تەحملی گەرماکە تەحملی گەرما ناکە لە ئاژەڵەکانش بۆ شێوازەیە ئاژەڵە تەحملی گەرمای باشتر ئەکا هەیە تەحمل ناکە بەڵام ئەگەر گەرماکە بەردەوامی هیچیان تەحمل ناکەن لەبەرەوە زۆر ئاژەڵەیە مەسەلەن کێشەیەکی هەیە لاوازیەکی هەیە مەسەلەن نەخۆشیێکی کۆنی هەیە خاوەن کاتێک بینێت تەمان هەناسە بڕکەی هەیە تووشی هەناسە بڕکەیە بێ دەمی کراوەتە بە زۆری دەمن لە پاڵ ئاوە ئاوەستن کاتێک گەرمایان بێ هەمیشە مەحاولەکەن بچنە سێبەرەوە هەمیشە مەحاولەکەن بچنە ئەو شوێنەی کە ئاویتیایە علف کەم ئەخۆن خۆی تەماشای کە لە حیوانە خۆی گەڕ عەقڵێکی بێ بەخشیوە کە گەرمای کرد واز لە خواردنێنێت چونکە ئەزانێ و خواردنەکە ئەیخوا پێویستی بۆ وزەیەکە سەرفیکە ئەو خواردنەکەش ئەیخوا گەرمیەدا بەلاش بۆ نمونە هەر لە ئینسانە تەشبیه نەبێت ئێمە کاتێکە هاوینە لە های فاسۆل ناخورێت نۆک ناخورێت گۆژ ناخورێت بۆچی ناخورێت مشتانە ئەگرە بە بیخۆی بەس چیە لەبەرەوەی کاتێک کە تۆ لەشی ئێمە بۆ سەرفکردنی پڕۆتین و کاربۆهیدرات پێویستی بە گەرمێکی زۆرتر ئەدا بەلاش بەڵام بۆ چەوری بڵی گەرمی کەمترا بەلاش لەبەرەوە حیوان خۆ عادن لە خوان لە دوورە پەرێزن لە خواردن نزیکی ئاوە بنۆ نزیکی سێبەرە بنۆ هەناسە بڕکەیانە بەسک هەناسە چۆن لە خۆیان لە ئاژانن ینی بەسک هەناسە دەمدا چقی لەم حکاتانە تر خاوەنەکەی خۆی زانێکەمە کێشەیەکی هەیە تر کێشەکە عادەتەن ئەو نایبات بۆ سەرگەرما خۆ ڕەسەڵاحەت کێشەی ئەمە ئەوەیە کە بڵێم ئەتوانم لە ساوانەوەی خاوەن ئاژەڵەمە زۆر ئیمانی بۆ مۆزوعە نیە لەبەرەوە هیچ کەسێ باسی نەکرد دوام بڵێم ئەمە یەکەم کەنای ڕاگەاندنە کە ئاوا بۆ شێوازە باسی مۆزوعەکە مۆزوع بروشێن چونکە زۆربەی هەوکەڕە گەرمایە ساڵی پار بەهۆش کە ساڵیەوە گەورەترین مشکلە کە تووشی ئاژەڵ بوو کێشەی پیتاندن بوو کێشەی مەسەلەن بەراویتە بوو حیوان نهاتە زاوزێ ئەوەشی کە بەرانیەگرت بەهۆش کە ساڵی بۆی نەبوونی لە وەڕی باش و ئاوی باشەوە تووشی بەرخست نەبوون لەبەرەوە
هەموو هۆکارەکە گشتێک بۆ نەخۆشیە کۆمەڵ نەخۆشی دکتۆرەکانش بەداخەوە لەبەر خاطر کە مەکسبێکی دارایی خۆیان لە مەوزوع هەیە نایبەنە بۆ هۆکارەکەی بۆەوە هۆکارەکە بۆ بەعزێ نەخۆشی کە ئەسڵەکەیشی گەرمایە کاتە ئەگەر خاوەن ئاژەڵێک بێت و ئاژەڵەکەی بێنێتە لای پزیشکێکی ڤێتەنەری ئێوە چ ڕێنماییەکی پێن کە بۆ نمونە بڵێن ئەم ئاژەڵە بەهۆی پلەی گەرماوە بەم جۆرە تەندروستی تێک چووە عادەتەن کە ئاژەڵ کە یێتە لای ئێمە کۆمەڵە فاسی سەرەتاییمانەیە فاسی کلینیکمانە فاسی تاقیگەیمانە عادەتەن زۆر بن فاسەکانی لە سا ئەدوام لە ساانەوەی لە ساانەوە پێنجیشی فاسی کلینیکی یانی تاقیگەکی وە بیمانیە لە هیچ هۆبەی دایرێکی قەزانەکان نیەتی یەک لەمە بەس لە پارێز لەمە لە بەربەراتی هەیە کاتە پێویستە هەبێت پێ ضرورە هەبێ ئەمە بۆ نمونە ئێمە کە ئاژڕێکە لای هاوکاری ئێوە زیاتر بکا لەو بابەتە بەتاکید کە ئاژڕێکە لای ئێمە فاسی بۆ وەکەین کۆمەڵە فای سەرەتاییە بۆ نمونە فاسی پلەی گەرمیەکەین کۆمەڵ نیشان هەیە لەسەر هەبەپی نیشانەکان کۆمەڵە پشینی بۆ وەکەین عادەتەن خۆی کە پلەی گەرما بەرز بووەوە ئیتر کاتە ڕاستیەکە ئێمە پرسیاری ژمارەی بڵێن شوێنی بەخێوکردنەکەی لەکەین جۆری خواردنەکەی لەکەین زۆر جارهای خاوەناژە ڕاستیەکە پێ ناڵێ تۆ جیاوازی سەبوو ئەو کەسێک کە حیوانەکەی نەبوو لای تۆ بەتاکید کە باسی ئەکا بۆ تۆ باسی ئەسڵی مۆزوعەکە بۆ تۆ ناکە مەست تۆ بڵێ شوێنەکەی چۆنڵە شوێنەکەی زۆر خۆشە عیبی نییە و باشە بەڵام هەماکتان وایش نییە لەبەرەوە تۆ کە ئەمە پێوتی تۆ کاتە مێشک ناچێت بۆ لای گەرما بردن مێشکە چ بەلای خۆر بۆ لای نەخۆشیێکی تر پلەی گەرمی لێشی بەرزە کۆمەڵ نیشانی نەخۆشیە ئەو کاتە بەپێ ئەو چارەسەری بۆ بکەیت بەڵام زۆر جار هەیە چارەسەر نابێت لەبەرەوە هۆکارەکەی چییە گەرمایە پێویستە ئێمە چارەسەری ئەوە بکەین کاتە گۆڕینی کەشوهەوای ئەو شوێنی ئاژەڵەکانی تیا ئەمێننەوە بۆ خۆی کاریگەری هەیە لەسەر پاراستنیان لە گەرمای هاوین بەتاکید چۆن ینی بۆن فێنکەرەوەی هەبێ یاخۆت ئاویان بۆ دابنرێ ئەمە بە چ شێوازێک باشە حیبڵ من ئاژەڵ بۆ ئاژەڵ فەرقیە بۆ نمونە بامە لە پشیلۆ پشیلە هەیەکە لەو ئاژەڵانەی کە بۆ خۆی ئەشێ ئەنا خەڵکە بە سپلەش ناسرا بەڵام سپلانی لە ئاساسە لەبەرەوە بۆ خۆی ئەشێ وەکو سەگ نییە ساگ هەمیشە چاوەڕێزی خاونەکەیتی بەڵام پشیلە چاوەڕێزی خاونەکەی ناکە حەزەکە وەک خاونەکەی بژی تەماشای کە هەردووکێ یەک موشکیلیانە هەیە لە کاتی گەرما بردنە بەمە کاتێک کە تۆ تووشی گەرما بێ یەکسەر بێت دانشی شوێنێکی فێنێکی بۆ بڕخسێنی سێبەر زۆر گرنگە ئاوێکی فێنک ئاو کاڵێ ئاو ئەبی ئاوەکە لە شوێنێکی سێبەر بێ لە شوێنی خۆرتاوانە بێ اینجا ئەم ئاوەیش کە پێی ئەدرێ پێویستە پلەی گەرماکە لە بیسوێک بۆ سی بێ بەڵام بەداخم زۆر جارە ئاوی کوڵاویان دەنێ جارە ئاوێکیانە لەوە لە 35 پلیس لێ بێ لەبەر خۆرایە ئەو شوێنێک ئەو شوێنەکە ئاوەکەی هەیە بۆی دانرێ بۆ ئاژەڵە پێویستە لە سێبەرە بۆچی لەبەرەوە ئەگەر بەر خۆرا بێ ئەبێتە هۆی کە زوو قەوزەیەەکە بەردەوام پاکرێتەوە پێویستە بەردەم بە کولۆر پاکرێتەوە ئەمانە ئاوێکی باشی بۆ دانەی سێبەرێکی بۆشی بۆ دابینەکەی مەڕ لە زستان و هاوینە هیچ پێویستێکی بە شوێنێکی کەپس و تۆکمە نییە بەڵام پێویستی بە سێبەرێکی باشەیە پێویستی بەوە کە تۆ بەری ڕەشبای لێ بگری پێویستی بەوانەیە کە تۆ سێبەرێکی باش بۆ دروست کرد هەمیشە بۆ کاتی خۆی بڵێمە ڕێنمایی خاوەن ئاژەڵەکان ئەیکەین زوو ئەمان کرد لە سەر زۆر نییە کەس نایکە بە کوردێکی بڵێن پێویستە دار بچێن لە ناو گوندەکانە بۆ سێبەری ئاژەڵەکانیان کەم دیێمان هەیە مەسەرەن سێبەری دارتووی هەبێ بۆ ئاژەڵەکانی زۆربەی زۆر هەمووی دارەکان بڕاوەتەوە گشتی بۆ بەعری زەراعی کە سێبەر نەما حیوان لە بەیانی سعات 6ەوە دەرەچێت 5 دەرەچێ هەتاوەکو سعات 4 یوار لەو دەشتە بە نەخۆشیە گەڕێتونی وەڕاستی دکتۆر تا ڕادێک ئێستا لە گوندەکان باشتریشە عین لە شارەکانە هەتا بێت سەوزایی کەمە بێتەوە ئەمەش زۆر ئەوەی کە دەبینرێ ڕۆژانە ئاژەڵەکان لە سەرجادەکانن لە حاڵەتێکی ناخۆشان چۆنەڵی پاڵکەوتن زۆر بەشیان مردار ئەبنەوە ئەمانە هەمووی کە هۆکاری ئەوەیە کە گەرژنگێکی تەندروستمان هەبێ بێگومان کاریگەرێکی باشی ئەبێ بۆ ئەوانیش ئێمە ئەوەی کە زۆر لەسەر جادەکان لەم وڵاتە ئێمە سەگە تەمەەوە کە سەگی ماڵیشیە سەگی بەرڵا زۆرترین ڕوبڕووی کێشێ بێتەوە چونکە سەگ لەبەرەوەی کە شوێنێک خۆی ئەگە تەماشای کرد لە کاتی گەرما هەمیشە لە سێبەرا خەوتن بەس شەوانەکەونە جوڵە شش خواردنی دەست ناکەوێت تووشی نەخۆشی بیا بۆی برسێت و مرد ئەتۆپی شتێکی لێ پشیل ئەوەی نییە هەمیشە بۆ دوای شوێنی پەناگی باشە بۆ خۆی دەڕێ بەڵام سەگ ئارەتەن ئەمە کابرا سەگی ماڵیشی هەیە لە سەربانی بەسێتەوە ئەوە زۆر مشکیلەیە لەبەرەوە سەگ زۆر حساسە سەگ زۆر لەبەر پشت بە دەم بەسێ بۆ هەناسەدان زۆربەی سەگ تەماشای کرد لە کاتی گەرما زۆر داخراوێ نه بێشە گەرم نەبێ بێ خۆ لێنێدا گەرم لەبەرەوە سەگ زۆر بۆ تووشی چڕبوونەوەی خوێنە بێ ئەو کاتە بێت هۆی زوو مردنی سەگەکە لەبەرەوە پێویستە سێبەرێکی باشیە بێ لەسەر سەربان نەبێ سێبەری باشیان نەبێ خواردنێکی کەم وزەیان هەبێ لەبەر خواردنێک کە زۆر وزەی بۆ سەر نەکا بۆ هەرسکردنی
ئاوێکی فێنک و سازگرە نەبێ بەم شێوازە بۆ هەموو ئاژەڵەکان ئەم بەم شێوازە توانێت بیان پارێزی لە گەرمای پڕۆکێنەری هاوین. زۆر باشەکە دکتۆر سەبارەت بە ئاژەڵەکیەکان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە ڤیددیۆیەک بڵاوبووەوە چەندین ئاسکی کێوی لەو پێدەشت و شاخانە مردار بوونەتەوە. نازانم دقیقەن کوردستان بێ یاخود بەس دڵنیام کە عێراق بوو، ینی پێت وایە کە ئەم ساڵ ئەم گەرما زۆرەوە ئەم مشکە ساڵە کاریگەری هەبوو لەسەر ئەوانیش لە کاتێکدا ئەوان هەر بەشاز لە شێوازەکان پەکی خۆیان ناخن، بەڵام هەر بێگومان نەبوونی ئاو نەبوونی ئەو شتانی کە هەیە وشکە ساڵی ڕووی تێکردووە گەرمایەکی زۆر لەوانە کاریگەریشی لەسەر ئەوان هەبێت. ئەوانی شتێکەچێت بەتاکید گەورەترین کێشەکەم ئاوی. طبعا ئەم سەرچە بمانێنەوە سەرچاوەکان گشتی وشکی کرد لە چیەکانیشە کە سەرچاوانە کە وشکی کرد بێگومان زەرمەندی سەرەتایی یەکەم ئاژەڵێکی وێکان ناوێرن دابەز ناو شارەکان لەو بەرزایش ئاوێکیوان دەست ناکەوێت لە سەوزاییش نییە بۆ نمونە ئێمە کەروێشمانەیە کەروێش سەوزەگی هەیە پێویستی بە ئاو نییە لەبەرەوە ئەو بڕە پێویستەی لەشی خۆی لە ئاو لەو سەوزیە وەرێگرێ بەڵام کە سەوزی نەبوو کە ئاو نەبوو بەو گیاوشکە هەرمرێ بزنیش بۆ شێوازەیە بزنە کێوی و ئاسک و ئەمانە ڕاستی پێویستیان بە ئاوێکی زۆر زۆرەیە تەڕی خواردن مەسەنە خواردنی سەوزەگیە کەمتر ئاو سەرفەکە لە زستانە کەمتر ئاو سەرفەکە لەبەرەوەی ئەو گەرما نابێتە هۆی زەرس بڵین بە خەساردانی ئاوێکی زۆر لە لەشی ئەو ئاژەڵە بەڵام کە بوو بە هاوین پێویستی بە ئاوی زۆرترە بۆ ئێمە بۆنە ماگامانەیە ماگامە بابێنە بەناو شار شیری هەیە خاص مانگای شیردەر لە سا هەشتی شیرەکەی ئاوە لەبەرەوە ڕۆژانە پێویستی بەزە لە 40 لیتر ئاو هەیە بۆ ئەوەی کە هەم شیردا بە ئێمەش هەم بۆ خۆشی لە زیندەکاری لەشی خۆشی بەردەوام بێ لە ئیشکردن ئاژەڵەکان کێوەکانی بۆ شێوازەیە لەو کێوە بزنی کێوی هەیە بەچکەی هەیە کاری هەیە دوو کاری هەیە سێ کاری هەیە ئەم کارە پێویستیان بە شیرە ئەم شیرە پێویستی بە ئاوە کە ئاو نەبوو ئەو کاتە بێت هۆی ئەو کارەساتە کە دروستە بێ بێگومان ئەوە هۆکارەکەی زیاتر بەوەی تینوتیوەیە چونکە کە ئاو نەبوو ڕۆژ ئاوی پێویستی ژین لەوەچێ مرداریش نەبنەوە لاوازە بنانی دەیانبینی زۆر لاوازن وەکو ئاژەڵی کێوی شوێنی دیکە نین بەرگیلشیان دابەزێ هەموو ئاژەڵەکان حتا ئەگەر شێر و پڵنگیش بێ ئەگەر ئاوی خواردنەوە لەبێ ئەوی لە تینوتیاوە تووشی وشبوونەوە بێ چونکە مشکلەکان ئاراقڕوتمە ئاراقژێنە هەیە زۆربیان نیان ئاراقڕژێنە کە هیچیان بێ بڕێکی زۆر کەمیان هەیە ناتوان بۆ ئاراقڕژێنە بۆ شێوازەیە کە هەیەە لەشی خۆیان فێنەکەنەوە ئەنی مرۆڤ لەوچ بەسەر شاخە بەدەبێکە ئەتیادی بدووکە چونکە لەشی هاتە ئاوی بێ فێنی کاتەوە بەس ئەو ئاژەڵ بۆ شێوازە نیە لەبەرەوە تووشی شێ بێت تووشی وشبوونەوە و تووشی زۆر نەخۆشی سەبارەت بۆ ئاژەڵانەی کە ماڵی لە نێو ماڵەکاندا هەن ینی هەر بەدەل لە سەگ و پشی لێسە زۆر ماڵی باڵندە یا خوشتی دیکە بەخێو دەکات لە ماڵەوە یاخو سمۆرەیەکی هەیە لە ماڵەوە دێت و دەڕوا ینی تا چەند گرنگە ڕێنمایی هەبێت ینی ئاگاداری دۆخ و ژیانی ئەم ئاژەڵە بێت ینی زۆر جار ئێمە لەوانەیە لەژێ پردەکە پشیلەیە بکروبین و ماڵەوە نەزانین چۆن بەخێوی بکەین نەزانین چۆن ئەمە پلەی گەرمای دەبێت لە چەند بێت ئەین تا چەند گرنگە خاوەنی و ئاژەڵە ڕێنمایەکی وای لە بەردەسا بێت تاوەکو بتوانێت بە تەندروستێکی باش و ئاژەڵەکەیەتی بەخێوی بکات و تووشی هیچ حاڵەتێکی ناتەندروست نەبێت وای خۆی هەموو ژیان پێویستی بە ڕێنمایی یانی تۆ کێشەکەەوە گشتمە خۆم بەشتە زانی و بە فەریسوف زانی لە کاتێکە هیچ نازانین بەڵام وای خۆرمان دەرخیان بۆ شتێکە زانی زۆر کەسەیە پشیلە بات مەسەرەن من پشیلەیەکم هەیە نازدارە جوانە بەسە ڤیدۆکەی داانێم لە پیجەکانە یاری لەگەڵاکە یاریم لەگەڵاکە ها ئەویش حماسە دەیگری حەزەکە بشی بەخێوکە بەڵام نازانێت چۆن یانی تۆ بەڕاستی بەخێوکردنی ئاژەڵی ماڵی جیاواز لە مەسەلەن مانگا و مەڕوو بزن ومانە چونکە ئەمە تۆ هەدەفێکی ئاماجێکی ئاماجەکە چییە من ئەو مانگا بەخێوەکەم شیری لێسێنم گۆشتی لێسێنم باشە ئیشێکم پێێتی باشە لەبەرکە ئیشمێتی پێویستە خزمەتی کەم ئەمە جیاوازە بەڵام سەگ و پشیلە و باڵندەی ئەمە هیچ بەرەمێکیان بۆ تۆ نییە بەس چییە تەنها خۆشیەکە لە ڕووی نفسی ئەمە ئیسفادەیەکی لێگەن بەڵام ئەمە پێویستی بە ڕێنماییکی ڕاستی زۆر زۆرە بەداخەوە ڕێنمایی هیچ نییە ئیلا بێت تۆ خۆت بگەڕی بۆ نمونە من لە بازاڕ عایدەیەکم توی بۆ لای من کاکە شتێکی ئەمە پشیلە بەخێوکەم ڕێنمایی نەک تۆ پشیلەکەی هێنا بێ لە خۆدا نابێ مایەکە نەخۆشکەوتۆ ڕێنماییشی ڕێنمایی دامی دەو کاتە لەبەرەوە کە تۆ پێش بشکاکە حەز لە پشیلێکە شتێکە ڕێنمایی چی بۆ ئەوە لەبەرەوە ڕاستیەکەی مایۆ نەمانەوێ کۆمەڵگەی ئێمە بەسەقەت پشیلەی وەرگرتووە بەڵام بە باش سەگی وەرگرتووە شتەکەی پێشەوانەیە سەگ نابێت ناوەڵە بەخێوکرێ بەڵام لە درۆکە بەخێوەکەی ئەویش هەدەفەکان جیاوازن مانۆ نەمانێت لە زۆر شوێن باسی مۆزان کردووە ئێمە میلەتی موسڵمانین سەگ پێویستە بگەڕۆن بە دینەکەمان ئەوسا بەخێوی بکەین
یا حراسیاتە یا ڕاوکردنە یا ئیش پێویستیەکە غیری ئەمە دروست نی لە ماڵە بەخێوکرێ هەر کەسێکی و هەر دڵنیا حکمەتێکیشی تێدایە بەدڵنیایەوە منەوە لەم ڕۆژانە شتێکم دکتۆرێکی بەریتانی باسا باسی بۆ دکتۆرێکی مصری کردووە لەم مۆزوعە کە چۆن ئێوە تا ئێستا گرنگی نادەن بەو مۆزوعە چۆن لە ئیسلامە ئەم شتە ڕێگە پێنەدراوە ناو ماڵە بەخێوکرێ ئەم سەگە ئێوە چۆن نەچوون دەرەچوون بکەین ئەمە بۆمان کردووە فعلەن لەریکی سەگا هەڵێ میکرۆبەکەی بێت هۆی کوێربوونی مەڵات ئەمە لە جامعەیەک لە سەندەرلاندا ئەم شتە لە بەحسێکا دەرکەوتووە دکتۆرێکی بەریتانیا بەشتی کردووە ئەلا کولین بەتاکید حکمەتێکی تایە لە ئیسلام هەرچیەکە شتێک لای بێتەوە بە ئەوەیە بەڵام پشیلە بۆ شێوازە نییە پشیلەر لە ئیسلامە زۆر ڕێزی لە گیراوە زۆریش خۆشەویستە زۆر سەحابیش گریان پێ هەیان بوو لەبەرەوە پشیلە شتەکە خەڵک بەستەقەتی وەریگرتووە ئەوە باش وەرگرتووە لە ناوماڵا پشیلەکە تۆ بەخێویەکەی ڕاستی جیاوازە لە پێویستی بەوەیە مەسەلەن لە ڕووی کۆمەڵایەتی پێویستی خۆمان تۆکمەکەین من لە ماڵێکە بۆ من خێزانێک و چەند ماڵێکم هەیە زۆر جارێ پیاوی وا هەیە پشتی بەردۆ ژنەکە ڕازی نەبوو ژنێ بردووەتی و پیاوەکە ڕازی نەبوو مناڵ بردووتی دایکەوە ڕازی نەبوون بەم شێوازە مەسەلەن یان لە ماڵ لەبەرەوە پێویست ئەم پشیلە ناکرد لە یەک ماڵەیەک نەفەر خزمەتیکە پێویستە هەموو ئەندامانی خێزانەکە حەزیان لە پشیلەکە بێ ئەمە یەک ئەمە گەورەترین هۆکاری سەرەکیە یەکەم شت خەڵکە بێ جێبەجێکە بۆ زۆر ئاژەڵەکانی دیکەش ڕاستە ئەمە هەر هەمووی سەگە پشیلەیە ئەوشی کە سەگ بەخێوەکە سەگە پشیلەیە سمۆرەیە تەیر و حول بە حەد تەیرێکی تێت لە ماڵە بەخێوەکەی پێویستە تۆ هەموو ئەندامانی خێزانە کۆک بن لەسەر بەخێوکردنی ناکۆبوونیەکەیان ئەو کاتە ڕاستی ناچی بەڕەوەی ئیشەکە چونکە لە بزەرمەندی سەرەکی ئەوێتە ئاژەڵەکەی و ئەو کات تووشی چەندانە خۆشی و پەرتەوازەی ئەبێ ئەو ئاژەڵە دوای ئەوە دابنکردن شوێنێکی باشە ئاوی پاکە خواردنی خاوێن و باشە بەم شێوازە و لەگەڵ یابیجە بەرنامەی دەرزی لێدان و ئەو شتانە هەیە ئەو کاتە کە تۆ پێشەوەی بەخێویکەی ئەوتە لای دکتۆرە ئەو شتانە وەرگرت بە تاکید لێشێ خۆتە سەرکەوتە بێت و هیچ کێشەی نەخۆشی هەیە لە پشیلەوە بگوازرێتەوە یان شتێک کە ڕێگەشی پێدراوە یان چۆن ئاگادار بین لە مانگایش نەخۆشێک بۆ ئینسانە گوازرێتەوە ئای تۆ من نەخۆشی مایە پێت مەسەن لە ماڵەوە بێ زۆر تەعاملی لەگەڵاکە یاری لەگەڵاکە یا مناڵ لەگەڵ یاریەکە داین چۆن ئاگادار بین ئەگەر نەخۆشی کێ و شتێکی بوو ئێمە گەورەترین خراپترین نەخۆشی کە خەڵک ڕاستی زۆر حەزری لێکە دەردە پشیلێ بەتابەتی بۆ خانمان کە بێتەوەی مەسەرەن لە بارچووندا یەکێک لە خۆشیانەیە کە قەت لە کۆڵیش نابێتەوە نە لە کۆڵ ئاژەڵەکە بێت لە کۆڵی ئینسانەکەیش بێتەوە هەمیشە تێیامێنێتەوە لەبەرەوە دەردە پشیلە عادەتەن ڕاستی هۆکاری سەرەکی پشیلە نیە هۆکاری سەرەکی مشک و جرجن ئەو پشیلانەی کە پشت بە خواردنی جرج و مشکە بەسن بەدڵنیایەوە هەڵگری تۆکسۆپلازمان دەردە پشیلە لەبەر ئەوە ئەم نەخۆشیە باشە گوازرێت بۆ ئینسان گەورەترین لە گەورەترین نەخۆشی ئەنجام نەخۆشی گەڕی و نەخۆشی هاریش بەڕاستی نەخۆشی هاریش یان نەخۆشیەکانی ترکەویش هەر گوازرێت بۆ دەڕێگەی ئاژەڵانەوە ئەگۆڕێت بۆ ئینسان بەڵام تۆ کە تۆ کوتان بۆ کەساڵ ناچەند دەردە پشیلە کوتانی نییە بەتەنها پارێزگاریکردن خواردنی پاک و خاوێن و شتانە بۆ شێوازە تۆ توانی بیپارێزی لەوەی کە ئەو نەخۆشانەی کە لە ئاژەڵە گوازرێتەوە بۆ ئینسان خۆی لێ بەدەوری دکتۆرم پشیلەم هەیە ینی زیاتر بەشەوە ئەکتیڤترن کاتێ جە و فێنەکە زیاتر حەزیان بە جوڵەیە بەڵام بە ڕۆژە کاتێک پلەی گەرمە بەرزەبێتەوە زیاتر بەخەو بەسەریە بن کاتە ئەمە بە شێوازێک لە شێوازەکان بەرگریە بۆ ئەوەی کە ئەم ئاژەڵە پارێزرێ یاخود بە جۆرێک لە جۆرەکان پارێزگاری لە تەندروستی خۆی بکات خۆی هەموو ئاژەڵەکان وایە ئێمە کە هەر کاتێک کە ڕێنمایش ئەدرێ بە خەڵک کە تۆ ئاژەڵ بۆ نمونە مەڕووماڵاتی لە ماڵە هەیە لە دوای نوێژی بەیندەریەکە لە 8 و 9 هێنێتە ماڵەوە هەتا سەعات 4 دەری ناکە لەبەرەوە گەرمای زۆر لەم مەسافایە لە ماڵۆسی بەردانی بەس کە لەو فترە فێنەکە ئاڵەتەن لە شەوە بە تاکید حتا ئێستا لە دەواژنە ڕێنمایی هەیە بۆ نمونە کە پلەی گەرما قاعی داخراوە های شەردی مەحال مریشکە مەسەلەن زۆر ئاژەڵمانەیە مەسەلەن ڕەشەوڵاقەیە مەسەلەن حیوانی دابەسەر ناو قاع بەخێوەکرێ پلەی گەرماکەی ئەگەر لە 36 چوو بەرەو ژوور نەماتوانێت کۆنتڕۆلی کەین کۆنتڕۆل بە بەکارهێنانی فێنەکەرۆمان نەماتوانین کۆنتڕۆلی کەین کەواتە پێویستی بکەین پێویستە خۆراک پێدان لە ڕۆژە ڕابگرین باشە ئەکێنە شەو لە بەرەوە شەو فێنەکترە پێویست بە توانە وزە زۆرە ناکە بۆ هەرسکردنی خۆراک زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بێستون و بەکر پزیشکی ڤێتەنەری سپاس کام دەرفەتە دەمێ بەخشی و میانی بەرنامەکەم
بازان خۆشەویستان لە ڕانیە و دەربەندی ڕانیە لەگەڵەوەی کە بوونی دیمەنێکی جوانی ئەو دەریاچەیە هەیە لەگەڵشیدا کۆمەڵێک باڵندەی جیاواز تێدا دەژین لەوێ گرتێکی لێ لە نێو دەریاچەکەدا کە باڵندەی نۆڕۆسی تێدایە پێکەوە بینەری بیتێک دەبین لەو دەنێر بەناوی نیشتیمانی نەورەسەکان ناویان ناوە لەبەرەوەی ئەوەندەی پەلەوەر لەوانە لێیە پێگومان خۆم چوومەتە ئێوە ماشەڵڵا زۆری لەیە کە نزیکی ئەو گردە دەبیتەوە هەر هەمویان خێرا خۆیان دیمەنێکی زۆر جوانی بۆ ناوچێ بەخشیوە بابەکەەوە بنێری ئەو دیمەنە سەرنجڕاکێشە بین. بۆی بەرزی ئاوەکەی و نزمی ئاوەکەی ئاڵگۆڕ بەسەر شوێنەکانی هێلانەکانیاندا دێت بەسەر شوێنی زاوزیاندا دێت ئەو ساڵ بۆی کەمکردنی دەریاچەکەی کە ئاوەکەی دەریاچەکەی کەمە لە دووگرکان لە بازیان لە بابووکڕان و لە چەند شوێنێکی کەشیان دەستیان بە زاوزێ کردووە بەڵام ساڵان لە شوێنەکانی کە لە شوێنی کە دەستیان بە زاوزێ دەکرد بۆ مەسەلەی پاراستنیشان بەڕاستی بۆیە تا ئێستا زۆر بە باشی پارێزراون پۆلیسی دارستان ڕێگری کردو خەڵک چێتە ناویان و فۆتێن بەڕاستی لە ناوچن بۆیەش داواز لێست لە کەناڵەکەی گۆشەوە داوا لە بەڕێبەراتی پۆلیسی دارستانی دارێ ڕاپەڕی دەکەم کە ئەمەتی باشتر بکە و پۆلیسی دارستانی پۆلیسی بۆ دانێ بۆ پاراستنی نەورۆسیەکان چونکە ئەگەر بێت و لە دوای قەدەق بڵێن لە دوای قەدەقەکەی خەڵک دێتە ناویان بڵێن زەڕیان لێدا لە ناویان دەبا خەڵکی ئەو حاڵەتانە بۆی و حاڵەتانە ڕوونەدەن پۆلیسی دارستان داوا لە پۆلیسی دارستان دەکەم کە پۆلیسی دارستانی بۆ دانێ پۆلیسی بۆ دانێ بۆ پاراستنی زۆری تقریبا 5 جۆر 6 جۆری هەیە نەو نۆرسیانە و نۆرسێکی زۆر عقل و ژیریشن خەڵکیش دەناسنەوە کەسەکانیش دەناسنەوە لە ڕاستیدا ینی لە ڕووی عقلەوە لە باڵندەکانی کە جیانە لە ڕووی عقلەوە ینی لە هەموو باڵندەکانی کە عقلترن و باڵندێکی تێگەشتی و زیرەکان زۆرە بەڕاستی. عزیزان سپاس بۆ خۆی گەورە کە ئەم ساڵێش وە لە مەراسیمی حەج نزیک دەبینەوە و حاجیانی کوردستانی وەکو حاجیانی هەموو دنیا پۆل بەرەو ماڵی خۆی گەورە بەڕێ دەکەون و مەراسیمی حەج ئەنجام دەدەن. بەم هۆکارەش ئەم ساڵ کۆمەڵێک ڕێنمایی دەرکراوە و ئامادەکاری کراوە بۆ ناردنی حاجیان و ڕێنماییکردنیان و پاراستنیان کە بە شێوەیەکی دروست حەجەکەیان ئەنجام بدەن و مەراسمە پیرۆزە بەجێ بگێنن. بەڵێ وەنیە لە تاوی جیهاندا لە ئێستادا نرخەکەی زیاتر لە جاران بەرز بۆتەوە و هاوڵاتیان یاخود ئەو کەسانەشی کە دەیانێت حەج ئەنجام بدەن بە ژمارەیەکی کەم دەتوانن لە نێو وڵاتاندا بتوانن ئەو مەراسیمە گەورەی ئەنجام بدەن. ئێمە بەگشتی لەم تۆرێماندا باز لە ڕێنمایەکان دەکەیم زانی ڕێنمایەکانی ئەم ساڵ چین و چەند حاجی لە هەرێمی کوردستانەوە دەیانێت ئەو فەریزە گەورەی ئەنجام بدەن. چۆن ئامادەکاری کراوە کە حاجیان بەرەو ماڵی خۆی گەورە بنێرن و بە شێوەیەکی دروست مەراسیمە ئەنجام بدەن. گفتوگۆ دەکەین لەگەڵ مامۆستا کامەران عەلی بەرەبەری گشتی حەج و عومرەی سلێمانی. مامۆستا گیان زۆر بەخێر بێ. زۆر سپاس بۆ دەرفەتە. خوا بەخێر بێ. مامۆستا ئامادەکاریەکانی ئەم ساڵ چین بۆ حەج و عومرەکارانی ماڵی خۆی گەورە. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه.
زۆر سوپاسان دەکەین بۆ ئەم دەرفەتە سواسی بینەدانی بەڕێزی شەکەین. ئێمە ساڵانە کە لە عادە جگەل و 2 ساڵە ئەوە کە نەمانتوانیوە سەفەری حەج ئەنجام بدەین بە بۆنەی نەخۆشی کۆرۆناوە ساڵی 2020 و 2021 ئەم ساڵی 2022 مامەڵی ئەو حاجیانەمان بەڕێ کرد کە لە ساڵی 2020دا خۆیانیان ئامادەکە بۆ سەفەری حەج و ناویان لە تیر و پشک دەرچوو. بەڵام بەداخەوە لەبەرەوەی کە یەکەم لایەنی سعودی بڕیاریدا کە موالیدی 57 واتەوەی کە 65 ساڵ گەشتە 65 ساڵ ناتوانانی حەج بکە. ئێمە حاجێکی زۆرمان محروم بوون لە ئەم قرارە بۆ هەموو ساڵەکانی دیکەیان بەس ئەم ساڵە ئێمە نازانین ئەبێ بۆستین تا ساڵی ئایندە بزانین ئایا سعودی ئەمە هەر ئەکا بە بڕیاریان بە شازێکی یعنی ئەی بڕێتەوە گێگەجاریە بەو شازە مامەڵەکە لەگەڵ و تەمەنانە یان ئەوەیە کە شوێنەواری کۆرۆنا ماوە و مەبەست لێوەیە کە ئەو تەمەنانە ئەو تەمەنە و خەڵکە لەو تەمەنەدا تاقیان کەمترە مەناعیان لاوااسترە ڕەنگە لە ئەمرەشە کۆمەڵێک حاجیمان بر کە گیانیان لە دەستا بەداخەوە لە بڕی کە لەوێ زۆر قەرەباڵغ بوونیان توانی تحملی ئەو قەرەباڵغی ئێوە بکەن ڕەنگە ئەمەش هۆکارێک بە بۆی کە ئەم ساڵ ئەم ڕێنماییانە دەرکراون ئەوە هۆکارێکە بەڵام لەو کە لەو لای شاپرسیارێکی تریش دروستە بێ ئایا بۆچی لە عومڕەدا ئەو قەید و قیودە نەبوو لە کاتێکا بەشداربوانی پرۆسەی عومڕە زۆر زیاتر بوو لە ئەوەی کە ئێستا لە حەج ئامادە ئەبێ لەبەرەوە وەڵی نهێنێکە تەنها لایلانی سعودی و پاش دەزانم هیچ پاساوێکی شەرعی کەسانی ترکرانە جێگەیان ئەو حاجانی کە نەڕۆیشتن بەڵێ ئەو کەسانە هەر لەو بەڕێزانانی چکە لەبەرەوەی ئەمە لە یەک کاتە لە بۆ لە 140 حیسەکەمان دابەزی ئەو بۆشاییەمان بەوە پڕکردوانەی کە شمولیان نەکردوانەی کە شمولی کردنەوەسە بۆ نمونە ئێمە ئەوانەی کەوا دەرچوون بە حەقی خۆیان دەرچوون لە 2020دا هەمووی ڕۆشت هەمووی مامەڵی بۆ ڕای کرا بۆ لەبەرەوەی ئەمانە کە تەمەنەکانیان شمولی نەکرد وای کردە کە ئێمە بۆن ئەگەر حسەکەمان سعودیە بۆ لە 140 کەمی کردەوە بەڵام ئەوەی کە خۆمان دیاریمان کرد بۆی پەشداری پرۆسی حەسبکە لە 100 بەشداری کرد بەوەی کەوا ناوی دەرچوو بوو و بەوەشی کەوا لێمان دەرکرد لەبەرەوەی کە تەمەنەکەی بەو جۆرە بوو کە سعودی قوبوڵی نەکرد و فیزای پێنەعادا لەبەرەوە ئێمە ئەمساڵ ڕوبەڕووی ینی سعوبات و ناڕەحەتی زۆر بووینەوە لە مامەڵەکردندا چکە 2 ساڵ بوو حاجیان سەفەریان نەکرده بوو فشارێکی زۆرمان لەسەر بوو ئەو وەزعەش هاتوو بەسەردا وەیتو کە ڕەنگە کۆمەڵی ڕێنمایی خۆشمان هەر بە هەمان شێواز کۆمەڵی سەریەشەی بۆ دروستکردن ئەوش هەر پێویست بوو دەبوو وامان بکرد بە بۆی کەوا بتوانین ڕێژەکە جارێکی تر ناچار نەبین تیر و پشکی تێدا بکەینەوە وەکو چی ینی ڕێنمایی لای بۆ نمونە ئێستا گەر جەنابەت لەگەڵ دایکت ناوت دەرچووە باشە لەگەڵ دایکت و با بڵێن خێزانت ناوت دەرچووە کە دایکت بە تەمەنە شمولی ناکا لە بەرتەمەنەکەی ناچار بووین ئەوەی جەنابەت و خێزانیشتمان دو ئاخز بۆ ساڵی ئایندە فۆرمەکەمان دو ئاخز فۆرمەکە سیانیە تۆز ناڕازی بوویت مەسە خێزان ناڕازی بۆی با ئێمە حەجی خۆمان بکەین دایکم شمول ناکات ساڵێکی تر بەڵام ئێمە هەر ناچار بووین فۆرمەکە دوا بخەین لەبەرەوەی کە ساڵی ئایندە پیرەکان نەمێنەوە بەتەنها جەنابەت هەر لە خزمەت دایک تابی یان لە خزمەت خەسوو تابی ئەو کەسە بە تەمەنەکە کە لە ناو فۆرمەکە هەیە لەبەرەوە لەو ڕۆژەوە ئێمە تووشی سعوبات و ناڕەحەتی زۆر بووینەوە مەسەلەی تەنازول ئایا تەنازول کی ئەتوانێت تەنازول بۆ کێ بکە ئەوە شەر بۆ خۆی سعوبات و ناڕەحەتی زۆری تێدا بوو چکە ئەمساڵ کەممان کردەوە لەبەرەوەی کە وەکوڵی وەکو بۆم باسکەی بۆ ڕێشەی دەرچوان هۆی کە تەمەنەکەی ئەیکا و مستەحەقە و فۆرمەکەی ئەتوانێت داخلی پرۆسی حەج ببێ لەبەرەوەی ئێمە تقریبەن نەوعەما ئەمساڵ زۆر بە سەختی و ناخۆشی تێپەڕی بەسەرماندا بەڵام سۆز بۆ خۆی پەروەردگار دوجار پاش فەزلی خوا بە هیمەت و بە جددی بوون و لەسەر خەتبوونی خودی وەزیری ئەوقاف خۆی خۆڵ ناگرێ بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عەمرەی هەرێم ئەم جارەکە ئەو لایەنانی ترکەوە پەیوەندیدارن بە پرۆسەکەەوە هەر لە ئێستادا کە فڕۆکەخانە معنیە زۆر بەڕێبەری گشتی فڕۆکەخانە و ستافی ئاسایشی فڕۆکەخانە و هەروە ئەنجومەنی پارێزگا ئەمساڵ هاوکارێکی باشمان بوو
پارێزگار باش بەدەمەوە هاتن سوپاسیانەکەین هەموو لایەنانە کە پەیوەندیدار بوون بە پرۆسەکەەوە هەتوانین بڵین تا ئێساکە کە تەنها دوو قافڵەمان دوو هینمان ماوە دوو وەجبەمان ماوە کە ئەسبەی شەو ئەم شەوێکیان سەفەر ئەکات تەنها لە سلێمانی؟ بەڵێ لە سلێمانی ینی هەشت قافڵەمان ماوە دوو فڕۆکە. زۆر باش مامۆستا وەزیری وقاو لە کۆنفرانسێکی ڕۆژنامە نووسی ئاماژەی بەوە کردکە ئەو حاجیانی لە هەرێمی کوردستان و جیاوازن لە حاجەکانی عێراق بۆی کە ئەو ڕۆژشوێنانەی ئەو شوێنی مانەوانەی کە لێ بۆ حاجەکانی خۆمان دابین کراوە جیاوازی هێلەوان هەر لە ڕووی نزیکی شوێنەکانەوە لە حرەمی پیرۆزەوە هەر لەسەر کۆمەڵی ڕێنمایی دیکە بۆچی ینی چۆن ئەمە کراوە بۆ حاجیانی خۆمان ئەم ینی زیاتر ئاسانکاریە کراوە بۆچی بۆ ئەوان نەکراوە؟ بەڵێ لە ڕاستیدا ئەو عقدەیکەوە ئێمە ئەیکەین ساڵانە لەگەڵ شەریکاتی سعودیە جا شەریکەی پاس بێ زایدن مەسەڵەن ئوتێلەکانی مەکە بێ کە ئێمە عەقدیان لەگەڵاکەین ئێمە وەکو هەرێمی کوردستان دەستکراوەین لەوەیکەوە عەقد لەگەڵ کام ئۆتێل و کام فندق و کام شەریکەی پاس و چ جۆرێکی مەطعەم و ئەوانە ئاکەین. ئەم ساڵ شتێکی زۆر جیاوازمان کردووە جیاوازی نرخەکەش هەر بۆ پەیوەندی بەوەوە هەیە یەکەم ئوتێلەکەی ئێمە زۆر نزیکە بە بەراورد لەگەڵ ئوتێلەکەی عەربەتە ئوتێلەکەی ئێمە وەکو بە بەراوردێکی یاواهینت بۆ بکەم ئەگەر وا دانێن مزگەوتی گەورەی سلێمانی حرەمی مەکە بێ ئوتێلەکانی ئێمە لە خەسخانەی جامیعەکەیە وەکو یعنی ئەگەر پاسیش نەبێ بە پێ ئەتوانی بێ بۆ ناو حرەم چکار لە فترەیەکە پێشی یەومت تەڕویە پێشی هەشتی مانگ ئیتر پاس قەتع بێت پاس بە هیچ جوارێ ناتوانێت ئەو کەسا و حاجیانەی نزیکن لە حرەمە و ئوتێلەکانیان نزیکە بەس تەنها ئەوانە دەتوانن هاتوچۆ بکەن بە پێ هاتوچۆ بکەن چکە پاس قەتع بێ ئێمە لەگەڵەوەش پاسی 24 ساعتیشیان بۆ دابین کردین کە ڕەنگە نزیکەی 10 دقە بۆ 12 دقە و هەموو حاجێک زۆر بە ئاسانی لە جومەیزەوە چێتە ناو ساحی حرەم. بەشێکی تری پەیوەندی بە خواردنەکەەوە هەیە ئێمە سێ ژەم خواردنمانەیە حکوومەتی عێراق دوو ژەم خواردنی هەیە ئەمجا کوالیتی خواردنەکەی ئێمە ئەمساڵ زۆر بەرز کراوەوە مادەکانی زیاتر کراون خواردنەکەش کراوە بە سێ ژەم ساڵان دوو ژەم بوو. ئەمجا یەکێکی تر لەو شتە گرنگانە ئەوەیە کە ئێمە دەرمان وەکو دەرمان ئەمساڵ دەرمان لێرەوە نابێن چکات کوالیتی دەرمانی ئێرەوەی کە دێتە هەرێمی کوردستان زۆر زەعیف و لاوازە بە بەراورد لەگەڵ ئەوەی کە لە سعودی هەیە شیڕێک عەقدمان لەگەڵ شەریکاتی سعودیە کردووە تایبەت بە دابینکردنی دەرمان بۆ هەموو جۆرەکانی نەخۆشی بۆ حاجیان ئێمە ئەوەشمان بە جیاواز کردەوە جگەلەوەی ئێمە $100 دێتە سەر هەرێمی کوردستان لەبەرەوەی سەفەر گەشت لە سلێمانی و لەگەڵ بەغدا $100 فەرقە جا لەبەرەوە ئەوانە هەمویان هۆکارن بۆ ئەوەی کەوا ئێمە ناچار بین ئەو زیادەیە لە حاجیانی خۆمان وەرگین و ئەوەی کە ئەزمون و تەجروبەی ئێمە ئەوەیە کە حاجیان کە ساڵانی پێشوو کە گلەییان بوو بێت لەسەر کوالیتی خزمەت گوزاریەکانیان بووە هەر لە ئوتێلەوە بگرە هەتا خواردن و هەتا پاس و هەتا دەربان و هەتا هەر جۆرێکی تلەوانی کە ئەمساڵ نیسبیان بە شێوەیەکی نیسبی هەوڵمانداوە چارەسەری بکەین یعنی ئەوەی کە 42کە دا 45کەش ئەدا باشە ئەوەشی نەی بێ واجب الحەج نییە یعنی مەفروض نییە خۆی قەرزار بکە ئەمە ئەوە لەلایەنە دینیەکەیوە هەمومان ئەوە زانین کابرا ئەگەر نەبوو بێ بۆی نییە قەرز بکە بۆ حەوەی بچێ حەج بکات خۆی قەرزار بکە لەبەرەوەی فەمەن استطاع إليه سبیلا معلومە کە بەشێکی لایەنی مادیە گرێتەوە چەنە لایەنی جەستەیی و ئەم ئامینی ڕێگا ئەوە گرێتەوە لایەنی مادی و توانای داراییە گرێتەوە لەبەرەوە ئێمە پێمان باش بوو بە هەموو مدیر حەجەکانەوە بە خۆمان پێشنیارمان کەوتمان باشترین شوێن بگرن کوالیتی خواردن با باشترین نیە بێ پاس و شەریکات مەسەر شەریکاتی پاس التیزامی باشیان هەبێ هەموو شتانی کە ساڵان گلەیی هەبووە بە ئەمانە نەمێنێ بەس با پارەکە گەرچەنە تەکلیفەکەیشی زیاترەکە با زیاتر بکە لەبەرەوە ئێمە پێمان وا بووە تاوەکو شوێر ئوتێل باشتر بێ و مریحتر و خۆشتر بێ نزیکتر بێ حاجیان لەوێ ئاسوودەن و مرتاحن و هەستان جیاوازی بڕەپارەکە چەند بوو مامۆستا؟ $500 $500 ئەوان $4200 ئێمە $4700
مامۆستا ئامادەکاریەکان هەر لە نردنی حاجیانەوە دەست پێ دەکات تاوەکو ئەوی کە بەڕێستان ئاماژتان پێدا ئوتێل و شوێنی مانە و خواردن تا چەنە گرنگیتان بوو بابەتی تراوە کە حاجیان ڕێنمایی کرێن لەلایەن کۆمپانیەکانی گەشت و گوزارەوە کە دەبرێنە ئەوێ بۆ ئەوەی کە بە شێوەیەکی دروست حەج ئەنجام بدەن یاخود هەر ئامادەکاریەکی تر کە ئاماژت پێ نایابێ بە شێوەیەکی گشتی باسی لێ بکەیت. بارەکەڵڵا ئێمە ئەلبەتە هەموو ساڵێک هاوڕێ لەگەڵ حاجیاندا جگە لە با بڵێن مرشیدان و مامۆستایانی ئاینی موفتیش دیاری ئەەکەین و دوای ئەوە مۆزەفی ئیداریمان هەیە کە لە بەڕێوەبەرایەتی حەج و حەجەکانەوە دیاری ئەکرێن بۆ ڕێنماییکردن و سەرپەرشتیکردن هەروەها هەموو 47 حاجیەک یان هەموو 45 حاجیەک کەسێک سەرۆک قافڵەیانە واتە یەک پاس کە 45 حاجی ئەگرێت کەسێک سەرۆک قافڵەیانە کە ئەو خاوەن شەریکە و کۆمپانیەکان کەوانش بە میکانیزمێک بەشداری پرۆسەکە ئەکەن و لە نێو 50 دانە 60 دانە ئەوەی کە پێویستە بە تیر و پشکوانە هەڵەبژێرێ. ئێمە لەم ڕێگەیانەوە لە سەرجەم ئەم ڕێگەیانەوە بە بەردەوامی حاجیان لە ژێر کۆنتترۆڵی ئێمەدان. یعنی لە پاسەکاندا لە فڕۆکەخانە لە ناو پاسەکاندا لە ناو مەشاعیرەکاندا لە ناو ئوتێلەکان کە مزگەوتی تێدای هەموو ئوتێلێک کۆیان ئەەکەینەوە بە بەردەوامی بەخشن پێیان بەڵێ ئێمە جگەلەوە ڕێبەرێکیشمان ئەمساڵ پێداون هەرێکیان بۆوانی کە بە تایبەتی خوێنەواریان هەیە ئەوەی کەوا چۆن ئەم پەرستشانە ئەنجامەدەن ئەم جارەکە ئەو ئامێژگاری نەسیحەتانەی کەوا پێویستە ئێمە بە بەردەوامی لەگەڵ حاجیە وەکۆڵێ بیکەین ئەلهودوو لەسەر خۆی ئارامی لەسەر خۆ بن بێدەنگ بن مەسەلەن کەمترین بڵێن قاڵە و دەنگ و ئەوە لەگەڵ ئەوەی گەشتێکی زۆر تایبەتە بەڵام سەختی زۆریشیایە کە پێویستەکە حاجیان بەڕاستی خۆیانی بۆ ئامادە بکەنەوە تا ڕادێک ئارام بنەوە لەو شوێنانەدا کە ئەنجامی دەدەن. بەڵێ بەڕاستی یعنی ئەجرەکە ئەگەر سەیری بکەی هەتا خۆت نچیتە ناو پرۆسەکە نازانی بۆچی ئەم ئەجرەیە کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام وەکو وای ئەو ڕۆژەی لەدایک بووبیتەوە. یعنی کە دێیتە ناو پرۆسەکە ئەوسا هەستەکەی ئەم سعوبات و ناڕەحەتیەی کە تۆ بە خەرجی ئەدەی ئەم هەموو سەبر و ئارامی و لەسەر خۆی و حوسڵەی کە تۆ پێویستە بە خەرجی بدەی یعنی پاداشتی ئەوەیەکەوە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام وەکو ڕۆژە و کەسێک کە حەجێکی مەبرور ئەکا وەکۆیەکە ئەو ڕۆژە وایە وەکو ڕۆژەی لێ کە لەدایک دەبێتەوە. جا لەبەر ئەوە فیعلەن هەموو سەفەرێک بۆ خۆی مەشەقەتی خۆی هەیە. هەر بۆیە لە سەفەردا سێرەکەی نوێژ قەسرە بێتەوە ڕۆژ و لە واجبۆ ئەبێ بە سونەت ئەگەر بیگریت مەسەلەن زۆر شتی تر باشە. لەبەر ئەوە بە تایبەتی مەسئلەی حەج مەسئلەی حەج زۆر قورس و سەخت و ناڕەحەتە بەڕاستی یعنی ئەوەشی کە گەنجە و ئەوەشی کە توانایەکی گەنجایەتیمان تێدایە کە گەنجە چێتە ئەوەیە کە پیرەکانە چێتەوە ئەو سازان کەمە پرۆسەی گەنجە. مامۆستایان بیرش بە ساڵتێکی تەبیعیە. مامۆستا ئێستا ئاماژت بۆ کرد کە دوو قافڵە ماوەوە دەمەوێت ئاماژە بۆش بکەی کە ئەم دوو قافڵەیەش کە ماوە گەر ئێشتا ڕۆشتنگی و بیستمانن ینی باشترین ڕێنمایی چییە کە هەر لە چوونە ناو مەتاڕ و تا ئەگەنە ئەوێ ئەنجامی بدەنوە بە تایبەتی تر لە ڕووی تەندروستیەکەەوە کە هێشتا پێم وابێت لەوێ سعودی هەر خەمیەتی ینی لە مەترسی ئەوەیە کە خەڵک تووشی کۆرۆنا بێت یاخو تووشی نەخۆشیێکی دیکە بێت بۆی کە لە جیهاندا چەند نەخۆشیێکی دیکەش ئێستا خۆ دەزانی بڵاون. جوان وەڵاهی ئێمە بەڕاستی ئێمە زۆر مهتەمین بەوەی کەوە ئەو ڕێنمایانەی کە دەریەکەین چ خۆمان و چ لایەنی سعودیە حاجی لێی تێبگات و حاجی بزانێ ئەم ڕێنمایانە جدین ینی شتێک نییە من بە جەنابی بڵێم کاکە ئەم فەحسی PCR دەبێ پێ بێ بڵێ جا بۆ چیمە بەڵام کارتی ڤاکسینەکە ئەبێ هەبێ بڵێ جا بۆ چیمە یا مەسەلەن بۆ نمونە هەر ئەمساڵ جانتا یەکێک لە شتانێکەوە ڕێگە پێ نەدراوە ئەم جانتا شلەکەیە ئەبێ ئەو جانتا ڕقەکە بێ کە ئەوە ڕایەکێشیت و دەستکی هەیە باشە یعنی ئەو سعودی لایەنی سعودی ناردوێتی بۆ ئێمە کە ئەو جانتایە شەحن ناکرێت لە تیارە ناخرێتە تیارەوە شەحن ناکرێت حاجی وایە ئەڵێ لە کاکە تۆ بێ جانتاشم بۆ کڕیسا مەرجم لە سەدانێ بە جانتا منە جانتا ناکڕم یعنی ئەوانەوە ئەزانە کە ئێمە
وەکو چۆڵەمانە بە ئارەزوی خۆمانە لەبەرەوە ئێمە چ ئەو پێداویستیە یان ئەو شتانەی کە وەکو بەرخوردێک پێویستە بۆ حاجی لە ڕووی تەندروستیەوە زۆر ئیحتیمام بەخۆی بدا گرنگی بەخۆی بدا بۆ منە فەحسی پێبێ بزانێت چی دەوا و دەرمان و عیلاجی پێویستی خۆی پێبێ و ئەگەر بزانێت جەستەی مساعید نییە بۆ ئەو شوێنە بۆ بنە فەقەراتی سەوەفانیەیە بۆ منە زەختەکەی وایە شەکرەکەی وایە تەحملی ئەو شوێنە ناکە یعنی گوناحیەگا لێ بێ بەبار بەسەر خەڵکەوە چکە من سەر قافڵەیەک 45 حاجی لەبەردەسایە معقول نییە لەسەر حسابی ئەوانی تر تەنها گرنگی بەم حاجیە بدا ینی بۆ نمونە من چۆن جار باسم کردووە لە بەرنامەکە جیاوازەکانی ترە حاجیە بووە ئیسراری کردووە لەسەرەوەی کە حەقی خۆی بۆ ئەبێ بێ و ئەرزبا لە ئاسمان و خۆیڵێڵێ ئەبێ من بێم ئالێرە بەرەو خواری ئیشی نەکردووە ئالێرە بەرەو خوای خەڵک لەوێ خزمەتی کردووە یخۆ من ناتوانم برایەکی بنێرم لەگەڵی ناتوانم کوڕێکی بنێرم لەگەڵ ناتوانم کوڕەزا و کچەزایەکی بنێرم لەگەڵی بەڵام ئالۆ خزمەتێ بکا لەوێ باشە تۆ هەر بێنی تو حاجەکە فڕێدەیتە ناو تارەکە و ناو فڕەکەەوە بڵێ با بڕۆ حاجیمان لەگەڵ بووە یعنی لەوێ ڕێک وەک منداڵی 2 ساڵان وا بووە ڕێک وەک عقلی گەڕاوەتەوە بۆ منداڵی 2 ساڵی تبزانە مناڵی 2 ساڵی ینی لە ڕووی پاک و تەمیزی خۆیەوە چەنە ینی بەرپرسیارەتی و ینی هینی نییە باشە ئەو ئاوا بۆ خەڵک خزمەتی کردووە ینی کابرا حاجەکەی مامۆسا کامەران سوێن بەخوا ئەگەر چاوم لی نەبێ ڕەفیقی بوو ئەو ئەگەر چاوم لی نەبێ ڕێک لەو شوێنە کە نانەخوێن ئەو لادانیشە قەزای حاجەکە هیچ نازانێ هیچ ئێمە کە سوکارەکەی چۆن نادێ حاجیمانە بووە لێرە ڕۆیشتوین ئەوەنە بەتەمەن بۆنە نەخۆش بۆ لێرە ڕۆیشتوین جەڵدە لێی داوە لێ بردومانەتە بە ئیسعاف بردوانتە دابەزوێن بە ئیسعاف بردوانتە نەخۆشخانەکە بە ئیسعافیە ناویانە لە عەرەفە حەجەکەیان لە ناو ڕۆژی عەرەفە بووە حەجەکەی نەفەوتێ ناو ئیسعافا بووە باشە هێناویانەتەوە یەکسەر بۆ خەسەخانەی جامیعەکە دوای 2 ڕۆژ مردووە باشە یعنی معقولە تۆ بێ ئەمە بڵێ وڵای کاکەمەورە بێ ئەمە هەموویە بێ بە زەحمەت و ناڕەحەتی بەسەر خەڵکەوە خوای پەروەردگار حەجی ئەوەی قوبوڵ نییە داوای حەجی نەکردو بەو شێوازە خەڵک بەو جۆرەوە بکاتە لەبەر ئەوە یعنی ئێمە بەڕاستی زۆر مهتەمین بە دایک و باوکی حاجیان بە برا و خوشکەکانیان لەبەرەوەی کە حەز ناکەین بە تەندروستێکی خراپەوە دەوەژاری پرۆسی حەج بکە چکە خوای گەورە لەسەری واجب نەکردەوە ئێمە هەمووشمان زانین لەلایەنە دینیەکەوە ئینسان ئەگەر هەممی چاکەیەکی کرد هەممی عیبادەت و پەرستشێکی کرد ئەگەر ڕێگریە هاتە پێشۆنەی توانی بیکە ئەجرەکەی هەر بۆ ئەنووسێ جا لەبەرەوە ئێمە ڕوبەڕووی ئەو سوعوبات و ناڕەحەتیانە ئەبینەوە لەگەڵ حاجیانیشدا بەڵام پەیتا ئامۆژگاریانەکەی ئەوانشی کە ماونەوە ئەمڕۆیانوێ سەفەر بکەن هیواداری گوێڕایاڵی ئەو ڕێنمایانە بن کە بە بەردەوامی بۆ نمونە کۆمپانیاکە گروپێکی لە واساب دروست کردو لەگەڵ 5 حاجەکەیدا بە بەردەوامی شتیان بووە نێرێ حاجە بە ڕزگان تەلەفۆنیان بووە کە ئەوانە لەبەرەوە بێ پابەندی ئەو ڕێنمایانە بنوە ئیلا تەنها زامنی سەرکەوتنی پرۆسەکە ئەنجامدانی پەرستشێکی دروست و سەرخستنی پرۆسەکە ئەوەیەکەوە حاجەکان بە تایبەتی زۆر گوێڕایڵم بۆ فەرمان و ئەمە وەسە دەرفەتماون ئەوە نەماوە بە باسی بابەتێ بکەین کە زۆر مشتومڕی هاوڵاتیانەویش بەدەل حەجە ئەم ساڵ هەیە حەجی بازرگانیشمان هەیە گەر ئاماژە بە هەردووکیان بێن ڕێنمایەکان بۆ بەڵێ ئەمساڵ حەجی بازرگانیمان نییە نیمانە ئەمساڵ حەجی بازرگانی وەکو حکوومەت هێرێم نیمانە وەکو کۆمپانیاکانی تریش کە فیزای موجامەلە وەرەگرن هەتا ئەمڕۆ وەریان نەگرتویت نازانین لەمە لا وەریەگرن یانە بەخۆیان دەڵێن ئیشمان کردو وەریەگرین بەڵام تا ئێساکە لە ئەرزی واقعدای چیان دیارکە سەبارەت بە بەدەل حەج سەبارەت بە بەدەل حەج من زۆر سوپاسانەکەم تەڵام پەتسەکە بابەتێکی زۆر گرنگ و هەستیارە بە تایبەتی ئەمساڵ عەرەفە وەک ساڵانی تر نییە ئەمساڵ عەرەفە تەلبەنە هەر چوار دەوری عەرەفە خاکی عەرەفە هەمووی تەلبەنە کۆمەڵی تەریقەی بۆ کراوەتەوە کۆمەڵی ڕێگای بۆ کراوەتەوە لەو ڕێگایانەوە پێوترێ مەنافیت ئەو مەنافیتانە کە تۆ داخڵ ئەبی بۆ ناو خاکی عەرەفە حاجیان داخڵە بن هەمووی بە جیاز و پاساپۆرتەکەی ئەدەن لە جیاز بۆی بزان ئەمە تەسریحەی حەجی هەیە یان نا هەموو تەسریحەیەکی حەجیش تەنها لە سعودیە کە بۆ هاوڵاتی خۆشی بیدا بۆ هاوڵاتی خۆی بیدا 2850 دۆلارە
باشە وەکو ساڵان نییە ساڵان بۆ نمونە هەرچی کرێکاری ئوتێلەکان بوو بەنگلادشی بوو ئەی نازانم بۆرمی بوو ئەی چی بوو چی بوو هەمویان ئحرامیانە بەست و یەکی حەجی وە باوکی تۆ کرد ئەو بۆ دایکی ئەوێ کرد ئەو بۆ ئەوێ کرد ئەو بۆ کرد خۆیان خستن ناو پاسەکان و یەڵا هیچ حدودێک ینی هیچ با بڵین ڕێگریەک نەبوو لە داخڵ بوونی ئەوانە بە هەزاران خەڵک لە یەمەن و لەکەوە داخڵە بوون بۆرمیەکان لە ناو سعودیا تەنانەت سوالکەرەکانیش تا ئەو حەدە یانی ئەو کەسانی کە ئیشی بەدەل حەجیانە کرد ئەوەندە نزم ئەوەنە یعنی نزم تەسەڕفاتیانە کرد ئەچون تەکلیفیان لە بەدەل لە سوالکەرەکانیشە کرد بۆی سوالکەرەکانیش بن بۆ حەج بڵێن کاک فڵانە کەسەوە حەجەکەمان بۆ ئەنجام داویت و 5 وەرەقە 6 وەرەقە 10 وەرەقەی لێ بسێن و ئەوە بەڵام ئەم ساڵ ئەمە نییە ئەم ساڵ هەمووی بە جیهاز داخڵە بێ ئەبێ پاساپۆرتەکەت پێ بێ و تەسریحی حەجیشتە بێ داخڵبی و تەسریحی حەجیش بەبێ پارە نییە ئەتە چۆن لێرە بە 5 وەرەقە کا بابای حاجی لێرە لە پێیجوشتا بینی کۆمپانیا بۆ سپۆنسەری بووە جا سەیرەوە ئەمەوە تاکیدمان لەوە کردو هیچ دڵنیایەک نییە هەر بە دڵنیاییوە 100% ئەمانە من وەکو عەرز دەکەم ئەم ساڵ بە هیچ شێوازێک بەدەل حەج نییە هەر کەسێ پارە بە بەدەل حەج بدە هەر کەسێ پارەی بەدەل حەج وەربگرێ جا من بم وەکو مدیری ئەوە دائب فەرمانگەیە کاربەندێکی بەڕێوەبەرایەتیەکە بێ کۆمپانیاکە بێ مامۆستایەکی ئاینی بێ هەر کەسێک هەبێ پارەی بەدەل حەج وەربگرێ وەکوایە بە عینی دزی کرد بێ لێی وەکوایە پارەی لێ سەنبێ و ڕووتی کردبێتەوە لەبەرەوە ئەو شتە بە هەموو جۆرە قەدەغێەوە لە ڕووی یاساییشەوە ڕێوشێنی یاسایی بەرامبەر بە هەر کەسێکە گرینە بەر کە بزانین پارەی بەدەل حەج وەرەگرتووە ڕێوشێن بە تایبەتی ئەگەرەکم کۆمپانیا بێ ئەوە بە تاکید کە بزانێت چێتە ناو ئەو بازنە سوورەوە کە ئێمە دامان ناوە کە پێوترە سزادان یان تا حەدی بلۆکردن ڕێگە بلۆکیشی بکەین لە پرۆسی حەج و عومرە دووری بخەینەوە بە هەموو جۆرێک زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا کامەران ئەنی بەڕێوەبەری گشتی حەج و عومرە لە سلێمانی سپاس کەم دەرفەتت بێن بەخشەوە زۆر بەخێر بێن بەڵازار و خۆشەویستان هەر تایبەت بەم پرسە و سەبارەت بەم پرسە بریتێکمان هەیە کە لە سۆرانەوە پۆرتفۆل حاجیان ڕوو لە ماڵی خوا دەکەن پێکەوە بینەری چەندی منێک دەمینە و بارەیەوە بەناوی خوای گەورە و میهرەبان سوپاسی ئامادەبوونتان ئەکەین ئیمڕۆ ئێمە لە پێش دەرگای مزگەفتی سەروەران هاتوین بۆ بەڕێکردنی سەرجەم ئەو حاجیانەی کەوا لە ئیدارەی سەربەخۆی سۆران ناویان دەرچووە بۆ جێبەجێکردنی فەریزەی حەجی ئەم ساڵ کە تێکڕای ژمارەی ئەوانەی کە لە ئیدارەی سەربەخۆ سەران بە پیا و بە ئافرەتەوە ناویان دەرچووە 111 حاجیە لەبەر جیاواز لەگەر ساڵەکانی ڕابردوو چونکە لە ساڵانی ڕابردوو بەهۆی نەبوونی بوونی کۆڕۆنا نەخۆشی کۆڕۆنا سەرهەڵدانی نەخۆشی کۆڕۆنا حەج 2 ساڵ بوو وەستا بوو بەڵام ساڵانی پێشتر نزیکەی 275 کەس تا 300 کەس لە حاجیانی دەڤەری سۆران دەچوونە حەج بەڵام ئەو ساڵ ڕێژەکە عەرەبستانی سعودی بەخۆی کەمی کردەوە کە ئەو کەمکردنەوەی ڕێژەی بەشداربووانی حاجیان تەئسیری لە ئێمە کرد دڵم زۆر خۆشە سوپاسی خوای گەورە ئەکەین کە ئەمەی داوات کردین لە ئەو جێ پیرۆزای کە ئەمە بچینە ئەو جێ و دیارە خوای ئەمە خۆشەوێن بچینە ئەو جێ ئەو زیارەتەی ئەو وازبە لەسەر خۆ لا ببین و سوپاسی خوای گەورە ئەکەین زۆرم دڵ پێی خۆشە زۆر پێی خۆشحاڵم بەو سەفەرێک کە خوای گەورە بە قسمەتی ئەمە کردی وەڵاوە 4 ساڵە ناوی خۆن نووسێتەوە ئەوڕۆ لەبەر ئەو نەخۆشیانە ڕێک نەکرد بچین ئێستا شەوەخوای گەورە قسمەتی ناو بسم الله الرحمن الرحیم زۆر دڵخۆشین کە خودای گەورە بە قسمەتی مەکرمانی خوایەوە 4-5 ساڵە مە خۆ نووسیە ئەوە 1-2 ساڵێکشە بەهۆی کۆرۆنا ڕێ نەبوو ئەلحەمدولای شکر خودای گەورە ڕەحم پەمە کرد و خوای گەورە بە قسمەتی مەکرد و مەمنونی خوایە دوعاکارشی نیشەڵا خوای گەورە کوردستان و ئومەتا پێغەمبەر لە ئومەتا پێغەمبەر تایبەت خۆش ببی بۆ شەقی مەکە باشە بۆ شەقی مەکە باشە
خدي بكتان نسبي هم بسلمانة إن شاء الله بدلكي خوش تنو بينا بهم بسلمانة يعني لا دلي مزوري خوش يعل تمركي كبيروزو شكرا الحمد لله خدي بكتان نسبي همية شكرا الحمد لله عز كي خوش دل خوش مكونوا معطي عز ظلام خوينا خيرانا نجوجيت كام خيرات السري من سات جوا جلسة هسه أوتي رجع براء نعم نسكرا أنا ما خونا نعم نسكر إذا نعم نقراو يخش كام قراء من خش كام خو بيكوني سبوي قراء من نقراو مش هسه ريها وروكرت باريش إنه قراء تشين تصميم كله بكورونا يعني إذن نداي أو زار عنو كشنا قراء زور بيخش حالي إنه زورشين كيفات وزور من نقول سبب بو خوادر هندي خوش من دار قري انا قلت قتنا قرين عالم امني كانوا خبزته او زي بيروزي انا قلت حاله من بكنا واني شغو ما سكن بس والله قلت مسكوب من الناس ام بخوش لو اوروجا منكم هاوروكم لي دابي بس او زي بيروزي ودا سم كسنا كتيونيا اري ولا رجري اري ولا عزور اخون يسيبوا فقير درزي شان خدا بس اذني ندان هم يعني جيران هلا كديسه لقرعه عنداينو بس خاكر زارد ومش من درسمو زور اخو ممنون اخوي قورمه تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵنانی هەوا فلتەرێکی ئەستۆری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی هەموو شتێک تەواوە گوڵە بە ڕۆژە زۆر باشە ئێستا لەسەر ڕێگای کڕی زانە و دوکانە گوڵە بە ڕۆژەیەیە شێرکۆ نەبێ نەیێنی گوڵە بە ڕۆژی شێرکۆیان نەبوو ڕۆژەی شێرکۆیە؟ بەڵێ هەر تامەکەی جارانی هەیە گوڵە بە ڕۆژەی شێرکۆ بە چامە خۆشەکەی جارە لەگەڵ گوڵە بە ڕۆژەی شێرکۆ سەیرانەکەمان جوانتر بووە دڵنییا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو
پەیامێکی لە یاد نەکراوە. ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منەهێنا؟ زۆر گەڕێن لەوە بەهێسترمان دەست نەکەوت. نا لەوە بەهێزتریش هەیە. لاکێت فیلمی تۆڵی بە سین 5 تێک 2 هەستە بڕۆ و بەرەداگیرسێنە. ئەوە بەرە بکوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە. ئوبەر لە هێزدا تۆرنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. خۆشەویستان بەردەوامین لەگەڵتانەوە لە تەوەری سێمدا باس لە ساختکردنەوە و چاپکردنی گۆڤاری نەفیری عەرەبی دەکەین. دەپرسین ئاخۆ ئەم گۆڤارە چێ لە ڕێگەی میوانەکەمانەوە و تایبەتمەندیەکانی چین ئەو بابەتانە چین کە لە خۆی دەگرێت و هۆکارچیەکە لە چوارچێوی کتێبێکدا چاپ کراوە و دانەوێت بیهێنە بەردەمی بینەران و بتوان بەدەستی بێن و زانیاری لێوەرگرن. ئەمڕۆ ئەمانە زیاتر لەبارەی کتێبەکەەوە بزانین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ئارام عەلی توێژەر. مامۆستا بەخێر بێ. مامۆستا سەرتا بە کتێبی نەفیر بە بینەرانمان بناسێنین. نەفیر خۆی نەفیر وەکو وشە لە ئاەتی ئینفیر و خیفافە وەثیقالەنی سوورەتی تەوبەوە وەرگیراوە واتە کوردیەکەی بە مانای نەفیرلیان یاخود ڕاپەڕین وێناکراوە و ئەم گۆڤارە نۆژمارەی لێ دەرچووە لە تشرینی یەکەمی ساڵی 1970 تاوەکو مانگی ئازاری ساڵی 1992 واتە دوای ڕاپەڕین. نۆژمارەی بە زمانی عەرەبی لێ دەرچووە دوو ژمارەشی پاشکۆی کوردی هەبووە بە ناوی ڕاپەڕینەوە ئەویش لەژێر دروشمی ئاەتی پیرۆزی ئوذینە للذین یقاتلون بأنهم ظلموا کە لە سوورەتی حەجدایە ئاەتەکە. ئەم گۆڤارە بە زمانی عەرەبی دەرچووە لە وڵاتی پاکستان لە شاری پیشاوەر. نۆژمارەی لێ دەرچوو هەر نۆژمارەکەشی لەوێ بووە تا ساڵی 1992. مامۆستا هۆکار چێ لەوێ چاپکراوە؟ لەوێ مەکتەبی ڕاگەیاندن و بڵاوکردنەوەی بزوتنەوەی ئیسلامی یا بڵێن مەکتەبی عەلاقات و ئیعلام کە لەوێ نووسینگەی سەرەکیان هەبووە. ئەو نووسینگەیە وەکو هەوڵێکی خۆیان وەکو چالاکیشی ئەعلامی توانی ویانە چکە ئەو کاتانە وڵاتی پاکستان وڵاتێک بۆ زۆرترین ئۆپۆسیۆنەکانی وڵاتە ئیسلامیەکان بە تایبەتی وڵاتانی ئەفغانستان و دەوروبەری لەخۆ گرتووە. بزوتنەوەی ئیسلامیش توانیوتی نووسینگەیەک لەوێ بکاتەوە و ئەو گۆڤارەیان دەرکردووە هەرچەندە خۆیان ناویان نەناوە گۆڤار یاخود ڕۆژنامە هەر وەکو بڵاوکراوە یاوەکو نەشرەیەک ناویان ناوە بەڵام فۆرمی گۆڤاری وەرگرتووە. مامۆستا دەمێ بزانم لە پاکستان چەند کەسانێکی کورد پێم وابێت دەستاون بە نووسینەوە یاخود ئامادەکردنی ئەم نەشرەیە ینی بۆ بە زمانی عەرەبی لەو شوێنەداوە کە دانیشتوانەکەی لەوانی عەرەب نەبن ینی هۆکار چیەوە؟ بەڵێ تەمان پاکستان دەواازەیەک بووە یاخود وێزگەیەک بووە بۆ گەیشتنی دەنگی وڵاتانی ئیسلامی مەزلوم بە وڵاتە عەرەبیەکان. ڕاستە پاکستان ئۆردوو بۆ بڵین عەرەب نەبووە بەڵام لێرەوە ئەم گۆڤارە نێدراوە بۆ زۆربەی وڵاتە هەرێمی و عەرەبی و جیهانیەکانیش. ئەو کاتانە لەسەر دوو ستونیا لەسەر دوو کۆڵەکە ئیشی کردووە. یەکیان گەیاندنی مافی مەزلومیەتی کورد بووە کە ئاوارە بوون
لە وەردوگاکانی تورکیا ئێران پاکستان بە وڵاتانی تر ئەوی تریشیان بۆ کۆکردنەوەی کۆمەکی و هاوکاری و پیتاک بووە بۆ ئاوارەکانی کورد کە لە باشووری کوردستانەوە چوونەتە شوێنەکانی تر. مامۆستا تایبەتمەندی چیە ئەو بابەتانە چێکە لە خۆی دەگرێت بۆی زیاتر ڕوون بێ لای ئێمە و بینەرانیش؟ بەڵێ کۆمەڵێ بابەتی گرنگ لە خۆگرێ بەیاننامەی تایە گواستنەوەی واقعی کۆمەلگای کوردی تایە و ئەو معانات و ئێش و ئازارانەی کوردی تایە کە ئەو کاتانە بەدەست ڕژێمی سەدام حسینەوە چەشتویانە و کۆمەڵێک بەڵگەنامەی گرنگی تایە لەسەر بەڵگەنامەی ئەمنی لەسەر هێزێکی سیاسی سەربازی وەکو بزوتنەوەی ئیسلامی کە لە ئەمنە سوورەکە گیراوە بە تایبەتی دوو ژمارەی کۆتایی 89 لە دوای ڕاپەڕینەوە چاپ کراوە بەڵگەنامەی گرنگ کە لە هۆبەی تایبەتی ئەمنیە دەستکەوتون وە کۆمەڵێ بە بەڵگەنامەی تری گرنگی تایە کە ئەو کاتانە بزوتنەوەی ئیسلامی لە ڕێگەی ڕێکخراوی خێرخوازی ڕێکخراوی فریاکەوتنی جیهانی ئیسلامی عالەمی و ئیغاسە ئیسلامی توانوێتی هاوکاری خەڵکی ئاوارە بکات لە بەبێ جیاوازی لە تورکیا لە ئێران لە پاکستان لە هەر شوێنێکی تری وڵاتان بوو بن. مامۆستا دەکرێت بڵین ئەم با بڵین ئەم گۆڤارەی من نایبنین گۆڤار ینی جێگەدەستی دیار بوو ینی توانی ئەو پەیامی کە دەیانویست ئەو کەسانی کە بڕێویان دەبەر ئەو پەیامانی ئەو شتانی کە دەیانویست گەشتە جێواتە ئەو پەیامانی کە لەم گۆڤارەدا هەبوو ینی توانیان بڵایکەنەوە بە وڵاتە عەرەبیەکاندا. بەڵێ ئەو طبعاً ئەو گۆڤارە تیراژەکەی بە تایبەتی لە ژمارەکانی کۆتایی 1970 نوسخەی لێ چاپەکرا لە پاکستان ئەگەشتە ئەمریکا کەنەدا ئەو کاتانە ئەڵمانیای شەرقی و غەربی هەبوو ئوسترالیا وڵاتە ئەوروپیەکان بەریتانیا زۆربەی وڵاتەکان اینجا وڵاتانی خۆی وڵاتانی عەرەبی بە تایبەتی وڵاتێکی وەکو جەزائیر کە خۆشیان بەدەست ڕژێمی ستەمکارەوەیان معاناتیان هەبوو زۆرترین تیراژی لەناو جەزائیرا سەر بووە وە کۆمەکی گۆڤارەکە کە کراوە لە ڕووی مادیەوە خەڵکی ئاسایی جەزائیری بوون خوێنەر بوون یعنی گەیشتۆتە ئێستا بڕۆ ئەرشیفی زۆربەی وڵاتان گۆڤاری یا بڵێن بڵاوکراوەی نەفیری تیا ئەوسە پێشووتر زۆربەی بابەتە میدیای و ڕاگەاندنەکانی ئەو سەردەمە بزوتنەوەی ئیسلامی زیاتر لە ئێران نبوون لەوانەیە ئەوەی کە ئەمجارم لە پاکستان بوو ئەو ڕۆڵەی هەبووە کە بڵاوەوە تا گەشتوتە ئەمریکاش ئەگەر لە ئێران بووە لەوانەیە ئەو دەرفەتە نەبووە ینی بڵاوەتە بەجیاندا. بەڵێ خۆی تایبەتمەندیەکەی ئەوەی وڵاتی پاکستان تەنانەت لە ڕووی تەکنیک و هونەری چاپکردنیشەوە پێشکەوتوو بوون ساگەر لە وێنەکانم لابوو ئەگەر لێرە بڵاو بوو بایەتەوە لە پاشکوی کتێبەکەشە ژمارەیەک وێنەی باشی تای وێنەی چاپخانەکانی تایە دیزین مۆنتاژ لە ڕووی هونەریەوە ئەمانە پێشکەوتوون اینجا پۆستە و گەیاندن هەبووە لەوێ ئاسانتر بووە لە وڵاتی پاکستانواتە کار ئاسانی کرا و ڕێخۆشکەری هەبووە بۆ ئەوەی کە ئەو گۆڤارە بگاتە وڵاتانی تر و بۆ خودی ئێرانی شاتەوە تەنانە ئەوانەی کە لە تەنزیمی ڕێخستنەکانی بزوتنەوەی ئیسلامیا بوون باسی ئەکەن کە لە هەشتا ئەوانە بەدواوە بەنهێنی هێناویانێتەوە بۆ ناو ڕێخستنەکانی بزوتنەوە لە باشووری کوردستانیش. مامۆستا چۆن بوو بیرتانەوە کردو کە بە شێوازێکی کتێب چاپی بکەنەوە بۆ چەندەم چاپێتی زانیاریمان سەبارەت بڵێ من طبعا لە بەرنامەکانی تریشە هەندێک لە بەرنامە بە سوپاسەوە لە کەناڵی پەیام لەم بەرنامەی بەڕێستان بانگێش کراوم باسم کردو ئێمە بەرنمەیەکمانەیەکو بەشی ئەزمون و ڕوانگەی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کۆمەڵی ئەدەبیاتی میدیایی بزوتنەوەی ئیسلامیەکان بزوتنەوەی ئیسلامی بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی بزوتنەوەی یەک بوون بتا بە کۆمەڵیش ئەگا ئەمانەوێت چاپیکەین بە دیکۆمنتکەیت چکە ئەو نەوەی کە ئێستا هەیە ئاگای لەو ڕابردووە نییە ئێمە ئەمانەوێ لە ڕێی ئەوەوە هەوڵ بدەین ئەمانە بە دیکۆمنتکەین بە بەڵگەنامە بکەین لە ڕابردووە من باسم کردووە لە بەرنمەکانی تریش گۆڤاری ئاسووی ئیسلامی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیمان چاپ کردووە ڕابوونی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی خوێندکاران و لاوانمان کردووە دەنگی باوەڕمان کردووە کە زمان حاڵی فەرمی بزوتنەوەی ئیسلامی بووە ئێستش کۆمەڵێ گۆڤار و ڕۆژنامەی باشی ترمان لە بەردەسایە کە هۆڵی ئینشاڵڵا ئیشی لەسەر بکەین کە ئەمە بەشێکە لە نووسینەوەی مێژوو بە تایبەتی توێژەران و نووسەران و ئەکادیمیەکان و ئەوانەی ئەیانەوە سوودی لێوەربگرن لەم کتێبانە کار ئاسانی ئەم کتێبە هەموو چاپەکانی گۆڤارەکە لە خۆ دەگرێت هەر گۆڤارەکە یەک بڵێن نسخەکانی یەک چاپی بووە بەداخەوە ژمارە 1 و 2 بە شێوەی ئەیسری دەرچوە لە هیچ شوێنێکی کوردستانە یا هیچ کونجوکە لەبەرێ دەست ناکەوێت ئێمە توانیمانە لە ئەرشیفی تایبەتی یەکێک لەو کەسانەی کە خۆی لە پاکستان بووە دەستی بخێن بە ماوەی تقریباً 8 مانگ ئێمە توانیمان ئەوە کۆ بکەینەوە و پەیدا بکەین لە پاکستانیش هەیە لە ئەرشی بەڵام ئەو کەسە خۆی کووردە لێرەوە من سوپاس یەکەم زۆر هاوکاری کردوم کە کاک هیوا ئەحمەدە خەڵکی هەڵەبجەیە ئەتوانم بڵێم داینەمە و
فاکتەری سەرەکی دەرچوونی ئەو گۆڤارانە بووە لەوێ زۆربەی کاری دیزین هوەری تەکنیکی دابشکردن پێداچوونەوەی بابەتەکان کاک هیوا کردوێتی من ئەگەر کاک هیوا نەبووە نەمەتوانێت ئەو کارە بەنجام زۆر باش مامۆستا بەدەر لەوەی کە بۆ بەشێکی یاخود دەستگایەکی نێو کۆمەڵی دادگەری هەڵدەسێت بەمە ئەین بەدەر لەوەی کە ئەندامانی کۆمەڵی دادگەری ینی بزانن کە ئەزمموی مێژووی خەباتیان چۆنی بۆ کاری میدیایی چۆنی بوو تا چەند گرنگە بۆ خوێندکارانی زانکۆ بۆ کەسانی کە توێژینەوە ئەنجام دەدەن بۆ هەنی کە ماستەریان هەیە بوون لە بابەتی ئیسلامی لە بابەتی ئەلامی ئیسلامی ئەمانە تا چەند گرنگی و تایبەتی خۆیان هەیە ئەم جۆرە خۆی بایەخی ئەم کاری ئەمە لەوەدایە بری ئەوەی کە کەسێک لەسەر بزوتنەوە ئیسلامیەکانە نووسێ و بە تایبەتی بزوتنەوەی ئیسلامیش کە ئێمە ئەو ئەدەبیاتەمان ئێستا چەندانێکمان لێ چاپ کردویا چەند گۆڤار و ڕۆژنامەیەک گرنگی لەوایە ئەوانی تر ناچن بە دوای ژمارەکانی یەک بگەڕێن لە کونج و کەلەبەر و ئەرشیفخانە و ئەم کەس و ئەو کەس و ئەم وڵات و ئەوڵات هەموویمان بۆ کۆ کردوونەتەوە بە حازری لە چوارچەوەی پەرتوچەکە حازرە ئەتوانن کۆی ئەو بەڵگەنامانە یاخود ئەو گۆشە تاریکانەی مێژووی بزوتنەوە کە لە شوێنی ترەوە ناتوانرێت تیشکی بخرێتە سەر یاخود کارکتەرەکان لە ژیانە نەماون و ئێستا ناتوان ئەوان ئەو زانیاریان دەرخەن لە ڕێی ئەدەبیاتی میدیایەوە کە میدیاکەیانە ئەتوانن دەیان بەیان نامە و بەڵگەنامە و نووسرا و ڕوونکردنەوە و بابەتی گرنگ لەم کتێبانە دەست بخەن کە لە ژمارەکانی ئەم گۆڤارانەدا هەیە کاتە دەتوانین بڵین چ توێژێک بە تایبەتی سوود لە مابینە ئایا تەنها خوێندکاران دەکرێت ئەو هەموو ئەوانی کە لە ئێلامە ئیشەکەن تا ڕادێک سوودی لێ ببینن بەڵێ ئەوانەی ئەعلامیەکانیش ئەتوانن و ئەو کەسانەی کە خۆیان کۆن لەناو کاری میدیایی ئیسلامیە کاریان کردووە هەم کارەکانیان دیسانەوە پێزانینێکەیە بۆیان وە جوهد و ماندووبوونەکانی خۆیان نەبینن ئەمە لەلایەک لەلایەکی تر زیاتر ئەوانەی ئێستا ئێمە ڕۆژانە خەڵک پەیوەندیمان پێوەکە ماستەر دکتۆرا خەڵکی تر پەیوەندیمان پێوە ئەکەن لەسەر چی لەسەر ئەوەی کە داوای بەڵگەنامەی ئیسلامیەکانەکەن لەسەر بزوتنەوە ئیسلامیەکان توێژینەوە ئەنووسن واتە تەلەبەی زانکۆ و ئەکادیمیەکان و ئەو کەسانە شیکیانەوە لە ڕووی بابەتی و بە دوای ڕووداوەکانی مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردەوە بن کە بزوتنەوەی ئیسلامیە بزوتنەوە ئیسلامیەکان بە شێوەیەکی گشتی بەشێکن لەو بزوتنەوەی ڕزگاری خوازیت لە ئێرە و کار ئاسانیان بۆ کرێ و ئەتوان سوودی لێ ببین مامۆستا هەر بە زمانی عەرەبیە یاخود ئاماژەتان بەوە داوە کە بە زمانی کوردیش کۆمەڵێک شتی لەسەر بنووسن طبعا ئەوە ئێمە پێشێکەکەی بە عەرەبی و بە کوردیش نووسی ومانە ساختکردنەوەکەی بە کوردیە نۆ ژمارەی گۆڤارەکە یا بڵێن بڵاوکراوەکە بە عەرەبیە بەڵام دوو پاشکۆی کە ڕاپەڕینی ناوە بە زمانی کوردی نووسراوە بەڵام ئیتر بەداخەوە دواتر گۆڕانکاری دروستووە لە پاکستان نەتوانراوە ژینا لەوان نەبوو تا دواتریش بەردەوام بۆایە دەکرێت لە داهاتوە وەربگێڕێ یاخود زیاتر ینی هەموو کتێبەکە بکرێتەوە بە کوردی بۆی زیاتر سوودی هەبێت وەڵا ئەکرێ یعنی ئەو کەسانی خۆی ئەگەریەکە کە توێژینەوە بنووسێبێ عەرەبیزان بێت ئیسود لە عەرەبیەکە وەرەگرێ وەکو سەرچاوە خۆشی سەرچاوەکەی عەرەبی بەڵێ سەرچاوەکەی زمانی عەرەبیە و کوردیشی تایە بەڵام ئێمە توانیمانە کار ئاسانی بکەین بۆ فەرهەنگخانە و کتێبخانەی زمانی کوردی کە خاڵی نەبێت لەم زۆر باش مامۆستا ئەم بابەتە ئەو سەردەمەی کە ئەنجام درراوە چاپ کرا دەمێ باز لە کارە ئیداریەکانی سەرپەرشتیکردنی و چۆنچۆنی بووە بۆی ئاشنابین زیاتر پێی واتە ئەو ستافەی کە بڕیان بردووە چەند کەس بوون و چۆن کارە ئیداریەکانی ئەنجام درراوە خۆی لە ڕاستە ئەو کاتانە بابەتی دارایەکەش ئەو کاتانە بزوتنەوەی ئیسلامی لە ڕووی دارایەوە متەواضعانە توانێت یارمەتی بە ئەمە وەکو تەموحێکی ئەو کارەکتەرانە بوون کە لە ناو نووسنگەی دەرەوەی پەیوەندیەکانی و ڕاگەانی بزوتنەوە بوون لە پاکستان بە تایبەتی ئەوانەی کە سەرپەرشتیان کردووە تەبەن دوو کەسیتیا بووە یەکیان عەرەب بووە کە ئەبولجودی ناو بۆ بەرپرسی دەستگاکە بۆ عەرەبی سونە بووە ئەوی تریشان محەممەد حەسەن کە خەڵکی مووسڵە و تورکمان بووە بەڵام توانیوانە لە ناو ڕیزەکانی بزوتنەوە کار بکەن و جیان بۆتەوە ئەوان سەرپەرشتیان کردووە لەگەڵ ئەوەشدا کۆمەڵە خەڵکی تر بنیاتیان ناو بە تایبەتی کەسێکی وەکو لە سەرتاوە کەسێکی و مامۆساکرێکاری تیا بووە خالید ڕەنجدەری ئامۆزای تیا بووە دواتر کۆمەڵێک خەڵکی هاوکاری تیا بووە کە هاوکاریان کردووەکو زوبێر عوسمان عەبدولعەزیز ئیحسان عەلی عەبدولعەزیز اینجا کاک هیوا ئەحمەد کە کۆڵەکەی سەرەکی کارەکە کاک هیوا بووە ئیشی تیا کردووە لێرەوە کاکەمال کە هەر کاکەمال ئێستا لە دەرەوەی ئەویش کاری کردووە لە ناو ئەم بڵاو کراوەیەدا هەرێکی کارێکیان کرۆکاری دارایی کراوە کاری نووسین و چاپەمەنی کراوە
یعنی هەموو بە شێوەیەکی گشتی ئاوا بووە بۆ شێوەیە توانیویانە بە هەموو لایەک کۆمەڵی خەڵکی لێ بۆ لەوێ توانیویانە کاری تیا بکەن بەڵام ئەوەی کە زۆر دەرەکەوێت بە تایبەتی لە ژمارە 5 بە دواوە کاری تیاکا و کارکتەری سەرەکی ناو بڵاو کراوەکەی کاک هیوایە لە پاشکۆ وێنەکانە شەهید زوبێر عوسمان عەبدولعەزیز نووسینگەی نەفیر لە پاکستان نووسراوە پیشەوەر ساڵی 1990 دیارە کۆمپیوتەرێکی لە بەردەستیانی و سەردەمە باش بووانێ و بابەتانەژە بوو بەڵێ کۆمپیوتەری ماکنتۆشە بووە من ناڵێم لە سەرەتا باسم کرد لە ڕووی هونێرە و لە ڕووی تەکنیکی پێشکەوت لە ڕووی تەکنیکەوە و لە ڕووی دیزاین و مۆنتاژەوە پێشکەوتوو بوون یعنی بۆیە ئەو گۆڤارە کە سەیری بکەی ئەگەر لە سەیری لاپەڕەکانی و بەرگەکانی کەی بە بەراورد لەگەڵ ئەو گۆڤار و ڕۆژنامانەی حیزبەکانی باشووری کوردستان کە لە دەرەوە دەرچووە هیچەکە لە گۆڤارە سەرکەوتوە پێشکەوتەکان کە هەم لە ڕووی ناوەڕۆکەوە هەم لە ڕووی هوەریەوە هەروەها کۆمەڵە پاشکۆشی هەر لە گۆڤار و بابەتەکانی پێشووتر زۆر وێنەکان دەستکرد بوون مەزەم وێنەی زۆربەی زۆری حەقیقیتیانی وێنەی ڕووداوەکان بەڵێ تایەتی بەڵام یەک خاڵ زۆر گرنگە باسی کەم ئەوەشی تایە کۆمەڵە پاشکۆی گرنگی هەیە گە سەیری بکەی لە نزیکەی 7 بۆ 8 کتێبی جیاوازی تیا پاشکۆی چاپ کردووە بە زمانی کوردی نووسراوە لە بڵاو کراوەکانی گۆڤاری ئەنەفیر ئەوە تا لە پاشکۆکەی تایەتی کۆمەڵێکی گرنگی تایەوە کۆمەڵێک نووسری گرنگ من پێم خۆشە لێرەوە ناویان بهێنم کە نووسیویانە لەو گۆڤارە بە تایبەتی مامۆستا مەلا عوسمانی ڕەحمەتی کە تەفسیرەکەی بۆ هەمیشەیی لە زۆربەی گۆڤارەکان لە دەنگی باوەڕیش پێشتر باسمان کردووە هەبووەوە مامۆستا عەبدولەتیف واژەیی شەهید ڕووناکی فەرموودەی نووسیوە مامۆستا عەلی باپیر نووسیوێتی تایە مامۆستا ئەحمەدی کاکە مەحموودی ڕەحمەتی ئەویش نووسیوێتی یعنی زۆریان نووسینیان تیای هەبوو ئەمانە بەشێک بۆ لە قوت و هێزی معنەوی گۆڤارە مامۆستای دەرفەتمان نەما حەزەکەم ئەمە دووە پرسیارم بێ بۆ بەڕێستان کە ئەم کتێبی کێسە لە بەردەست ئێمە چەند ژماری لە چاپ کراوەوە چۆن خەڵک دەتوانێت سود لەم کتێبە وەرگرێت و بەدەستی بێنێت بەڵێ ئێمە وڵا ئەو کتێبە تیراژەکەی بەداخەوەلەوە ناچێت زۆر بە 500 نوسخەمان لێ چاپ کردووە بەڵام ئەوی کە دیاری لە نێو کۆمەڵی دادگەریا بەدەستی بێنن لەوێش و لە دەرەوەش بۆ شوێنە گشتیەکانمان ناردووە بۆ زانکۆکان بۆ کتێبخانە گشتیەکان لە زۆربەی شار و شارۆچکەکان و بۆ زۆربەی ئۆرگانەکانی کۆمەڵمان ناردووە بە پەیامیشەوە بەڵام کێشەکە لەوایە زۆر کەس وا ئازانە کە ئەمە ناونیشانێکیە ئێمە زۆرجار ڕوبەڕووی ئەوە ئەبینەوە ئیحراجیش ئەبین هەموو کەس بۆن ئەوێ بۆ نوسخەی ئەم کتێبەی لاوێ بەڵام ئەمە ئەگەر یەکی پێی موهتەم نەبێ هیچ کەس ئیسفادەی لێ ناکە چکە لەبەرەوەی ئەوەی کە موهتەم بێ بە مێژووی بزوتنەوە و ڕووداوەکانی ئەو قۆناغەوە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد و ئەو کارکتەرانەی کە کاریان تیاکرەوە کەسی تر یعنی ناتوانێت سوودی لێ بینێ ئەوەیە بەڵام هەوڵیشماندا و بپیتوانە دابەشی بکەین و چەند نسخەیەکی هەر بۆ ئەرشیڤ بەبێ بمێنێتەوە کە گرنگە لە ئایندانەوەکانی ئایندە بزان کە ڕۆژگارێکە بۆ ئەم میدیانش چاپ کراوە زۆر سپاس بۆ مامۆستا ئارام عەلی سەعید توێژەر سپاس مامۆستا بۆ ئامادەبوون لەگەڵ بۆ ئێوە سپاس دەرفەتان سپاس بەڵازدان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پایانی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازیین کە بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بووبێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ هەر شاد بن خواتان لەگەڵ